داران لە کاتی ڕوودانی کارەساتە سروشتەکان و ئاوارەبوون و کۆچبەریشدا ژنان هەمیشە زیان لێکەوتوترین و قوربانی یەکەمن. لە عێراق و هەرێمی کوردستان ژن کوشتن و توندوتیژی بەرامبەر ژنان تا دێ زیاتر دەبێت. لە هەرێمی کوردستان بەهۆی سەروەرنەبوونی یاسا و چالاک نەبوونی دەستگا پەیوەندیدارەکان ژنان دەکوژێن و بکوژەکانیان بەبێ سزا ژیان دەکەن. لە ڕێگەی هەڵبەستی تۆمەتی ئەخلاقی و ناشرینکردنی کاری ڕێکخراوەی هەوڵ دەدرێت پرسی ژن بەلاڕێدا ببرێت و گرنگی پێنەدرێ. لە عێراقیش لە ئەنجامی باڵادەستبوونی خێڵ و گروپە ئاینیە توندڕەوەکان تەنانەت بەهۆی یاساکانیشەوە توندوتیژی بەرامبەر ژنان دەکرێت، وەک سوکردنی سزای بکوژ ئەگەر لە ژێرنایی پاکردنەوەی شەرەفدا تاوانەکەی کردبێ، یاخود ڕاگررتنی سزای دەستدرێژی کار ئەگەر هاوسەرگیری لەگەڵ قوربانیەکەدا بکە. ئێران بەدەرلەوەی ژنان زیندانی و لە سێدارەیان دەدا، لە ڕێگەی سەرکوتکردن و لێدان و کوشتنەوە ژنان ئەشکەنجە دەدات و ئەوڵ دەدا بە سەپاندنی حیجابی زۆرەملێ بەسەر ژناندا کۆمەڵگەش کۆنتترۆل بکە. لە تورکیا تا دێ ڕەوشی ئازادی ژنان بەرەو دووەوە پاشەکشە دەکا. راپۆرتە نێودەوڵەتیەکانیش بەردەوام داتا و ئامارەکان لەبارەی توندوتیژی و کوشتنی ژن لە تورکیا ئاشکرا دەکەن و هۆشداری دەدەن لەوەی ئەو وڵاتە لە بەردەوامی دەسەڵاتی ئەردوغاندا لە ڕووی پاراستنی مافەکانی ژنان هاوشێوەی ئەفغانستان و وڵاتە ئیسلامیە توندڕەوەکانی لێدێ. لە ماوەی 21 ساڵی دەسەڵاتی ئەردوغاندا ڕێژەی توندوتیژی خێزانی و توندوتیژی بەرامبەر ژنان تا دێ زیاتر دەبێ. ئامارەکانی وەزارەتی ناوخۆی تورکیا دەری دەخەن ڕۆژانە زیاتر لە 400 ژن ڕوبەڕووی توندوتیژی خێزانی دەبنەوە. ئێستا ڕێژەی دەستدرێژی سێکسی گەیشتۆتە لە سەدا 450. هەروەها ڕێژەی دەستدرێژیکردنە سەر مناڵان کچ و کوڕ لە سەدا 400. ڕێژەی تاوانکردن بەرامبەر بە ژنان لە سەدا 370 زیادی کردووە. بەپێی ئامارەکانی ڕێکخراوی نەتەوە یەکگرتوەکان بۆ چاودێریکردنی مافەکانی مرۆڤ لە ئۆکراینە لە سەرەتای ساڵی 2022 دەستپێکردنی جەنگی رووسیا و ئۆکراینەوە 10378 مەدەنی کوژراون کە لەو ژمارەیە 2992یان ژن بوون. لەلایەکی دیکەشەوە بەهۆی شەڕی ئیسرائیل و حەماسەوە زیاتر لە 9000 ژن لە غەزە کوژراون. هەروەها لە 186 ژنان ناتوانن بە ئاسانی دەستیان با خۆراک و ئاوی پاکی خواردنەوە بگا. لە ئەفغانستان سیاسەتی دەسەڵاتداری تالیبان بۆ کۆنتترۆلکردنی کۆمەڵگە بە تەواوی لەسەر ژنان توند کراوەتەوە. بەو پێیەی خوێندن، کارکردن، بەشداری لە حکومەت، چالاکی گربوونەوە، چوونە پارک، وەرزش، چوونە بازار و سەردانی پزیشک قەدەغەیە. هەروەها ژنان ناچار دەکا بە زۆر هاوسەرگیری بکەن. لە سوودان و وڵاتانی ئەفریقاش ژنان بەهۆی دابوونەریت و پەیڕەوی کەلتوری خێڵەکیەوە دەبنە قوربانی و ڕێژەی هەرەبەرزی خەتەنەکردنی مێینە تێیدا بەڕێوە دەچێت. هاوسەرگیری پێشوەخت و مناڵانی کچ دیاردەیەکی زۆر ئاساییە، دەبنە ئامانجی گروپە چەکدار و توندڕەوەکان و دەستدرێژی دەکرێتە سەریان. لەلایەکی دیکەشەوە لە ئەنجامی وشکە ساڵی و بڵاوبوونەوەی نەخۆشی ڕێژەی هەرەبەرزی ژنان برسین و ناتوانن خۆراک دەست بخەن. لە وڵاتانی ئەوروپا و ئەمریکاش ژنان بۆ بەدەستێنانی مافی لەباربردن تێدەکۆشن، داوای پێدانی موچەی هاوتا و ڕاگررتنی ژن کوشتن دەکەن کە تا ئێستاش لە بەریتانیا جیاوازیەکە بە ڕێژەی لە سەدا 9.4. لە ئەمریکا شاوڵێکەیە بۆ ڕێگریکردن لە ژنان بۆ بڕیاردان لە لەباربردن و وەچە خستنەوە. هاوکات لە وڵاتێکی وەک هیندستان کە بەرزترین ڕێژەی دانیشتوانی هەیە لە جیهاندا، یەکێکە لە مەترسیدارترین وڵاتان بۆ ژنان کە دەستدرێژی سێکسی، ژن کوشتن لە بەرچاونەگرتنی بۆ چوون و تێڕوانینی ژنان بەردەوام لە زۆربووندایە. جیالەوەی بەهۆی هەژاری و نەبوونی دەرفەتی کار ڕێژەیەکی زۆری ژن لە کردەوەی لەشفرۆشیدا بەکاردەهێنرێن و ڕاستەوخۆ دەچێن و ڕۆژاوای کوردستان لە مەراسیمی 8 مارسدا ڕێحان لە قۆ قسە دەکات. شما
تەماشای کوردستانەوە باس لە مافەکانی ژنان دەکات، باس لەوە دەکات کە چۆن ژنان چەندە ڕەنج و هۆڵیان داوە تاوەکو گەشتون بەم ڕۆژە. دەچینە سلێمانی شۆخە مێرزا ڕۆژنامەوان لەگەڵمان دەبێت بە بزانێکی نەمڕۆ و چالاکیانەی کە لەوێش بەڕێوە دەچێت چی دەبین. شۆخان سڵاوت لەبێ بەیانیت باش پێمان بڵێ ئەمڕۆ لە سلێمانی چی دەکرێت؟ سلااو ڕێز ڕۆژی تێپەشینی ژنانتان باش. ڕۆ لە سلێمانی بڕیار وایە کە چەند چالاکیەک لە چوارچەوەی یادکردنەوەی ساڵڕۆژی ژنان کە 8 مارس دیاری کراوە بە پێشەنگاتی ڕێکخراوی ژنانی ئازادی کوردستان ڕۆژە بۆ بەرزڕاگرتنی ڕۆژی جیهانی ژنان بڕیارە کە ئەمڕۆ لە سەعات 2 پاش نیوەڕۆ ڕێپێوانێک لە بەردەم پارکی نالی ئەنجام بدرێت. هەڵبەتەمەوە کە ئاماژە بۆ بدەن لە ڕۆژانی ڕابردووشدا ڕێکخراوی ڕژاک لە چەند شوێنێکدا لە هەم لە شاری سلێمانی و هەم لە شاری کەرکووکیش چەند چالاکیان ئەنجام داوە. بڕیارەکان ڕۆژە و چالاکیە لە شاری سلێمانی بەڕێوە ببن وەکو ڕێکخراوی ڕۆژاک و هەروەها ژمارەیەک لە ڕێکخراوەکانی ژنان و کۆمەڵگەی مەدەنی و هەروەها چەند سنتەرێکی ئاکادمی و دەستگاکانی ڕاگەاندن کە بڕیارە ئەمڕۆ وتارێکی هاوبەشی دەستەی 8 مارس لە سلێمانی بخوێنرێتەوە. ئەوها کۆبوونەوەیەکی جەماوەریش ئەنجام دەدرێت لە هەمان شوێندا کە سەعات 3 پاش نیوەڕۆ لە سەرای ئازادی بڕیارەکە و چالاکە بەڕێوە بچێ و هەروەها وتاری نوێنەری مامۆستایانی ناڕازیش وەکو دەرفەتێک کە لە ڕۆژی 8 مارسدا بڕیارەکە ئەمڕۆ لەو چالاکێدا بخوێنرێتەوە. و هەروەها چالاکی تری جۆرا و جۆریش هەیە ئەوانەی کە هەیە کە لەسەر ئاستێکی گەورە بەڕێوە بچێ ئەوەیە و هەروەها ڕێکخراوی حەوا هەیە بۆ گەشەپێدان و پاڵپشتی کارسازی بڕیارەکە ئەمڕۆ پانێلێک بەڕێوە ببا لە شاری سلێمانی کە هەتاکو 2 ڕۆژ بەردەوام دەبێت لە ڕۆژی 8 بۆ 9 کاتژمێر 5 بۆ 7 ئێوارە. ئەوەندەی کە ئێمە زانیاریمان لەبەردەستا بێ ئەم چالاکیانن کە بڕیارە لە سلێمانی ئەمڕۆ بەڕێوە بچێت. ئەگەر ئاماژە بە شارەکانی تر بدەین ئەوەی هەیە تا ئێستا ینی بە شێوەک لە شێوەکان کۆبوونەوەیکی جەماوەری یاخود بە شێوەیەکی بەرفراوان ژنان کە چالاکێک لە شارەکانی هەولێر و دووهۆک و ئەو شوێنانە بەڕێوە بن شتێکی لەو جۆرە ئێمە زانیاریمان نییە. ئەگەر هەش بێت ئەگەر هەبێت تەنها ڕۆژی مارس لە چوارچەوەی بەخشینەوەی گوڵ و هەروە چەند چالاکیی سادە کە لەناو قوتابخانەکان یاخود لە ناوی شوێنی کاری ژناندا ئەنجام دەدرێت. دنیاک سپاس شۆخە میرزا ڕۆژنامەوان لە سلێمانی و لەگەڵمان بووی. ڕۆژێکی خۆشتان هەبێت. ڕۆژێکی خۆش. کاروباری کۆمەڵایەتی کەسان محەممەد لەسەر هەڵی تەلەفۆن لەگەڵمان دەبێت. کەسان خان سڵاوت لەبێ ئەم کاتت باش. سپاس بۆی کە میوانی ڕادیۆی دەنگی گەلی. کەسان خان دەمەوێت باسێکی بارودۆخی ژنانمان بۆ بکەی لە شەڵتەرەکاندا بەتابەتی لەم ڕۆژەیە کە 8 مارسە پێمان بڵێ بارودۆخی و ژنانە چۆنە ئێستا؟ بەڵێ دیارە ئێمە لە هەرێمی کوردستان سێ شەڵتەری دایمیمان هەیە لە هەولێر سلێمانی دووهۆک دوانی 72 ساعتیشمان هەیە لە ئیدارەی گەرمیان و ئیداری سەربەخۆی ڕاپەڕین. لە لای ئێمە ئەم ژنانە کە هەڕەشەی تونند و تیژیان لەسرە بە بڕیاری دادوەر ئەیان هێنە لای ئێمە کە هێنە لای ئێمە بە دڵنیاییەوە لە بەرەوەی تونند و تیژیان لەگەڵ کراوە هەنیشان لەژێر هەڕەشەی کوشتنان باری دەرونیان ئالۆزە بۆی ئێمە هەر سەرەتا کەیت لای ئێمە هەموو خزمەتگوزاریەکانی پێشکەشەکەین سەرەتا توێژەرێکی دەرونی لەگەڵی دانیشێ بۆی لە ڕووی دەرونیەوە هێوری بکاتەوە ئاسوودە بێ توێژەرێکی کۆمەڵایەتی دەزەکا بە لێکۆڵینەوە لە کێشەکەی هەروەها ئێمە پارێزەرێکی بۆ گرین کە کێشەکانی لە دادگا چارەسەر بکات دەزەکەین بە سەرەتا
وا بکەین کە ئاشتەوایەکی بۆ دروستکەین لەگەڵ کەسوکاری بگەنە ئەنجام و ئەگەر کێشەی محکەمەشیان هەبێت ئەوە لە محکەمە پشتیوانیە بین و چارەسەری کێشەکانی بۆکەین. ئەم شتانە لای ئێمە هەموو خزمەتگوزاریەکیان هەیە وە کەرکەسێکی ئاسایی لەبارەی خواردن و جل و بەرگ و وەرزش و فێرکردنی کاری دەستی و هەموو ئەم شتانە لە ناو چوارچێوەی ماڵەکانی داڵدەدانی ژنان بۆ ئەم ژنانە فراهەم کراوەتە ئەو کاتەی یان ئەوە تا کێشەکەی چارەسەرە بێت ئەچێتەوە ناو کەسوکاری یان هەمانە کە 4 ساڵ و 5 ساڵیشە بەداخۆ لە لای ئێمە ماوەتەوە کە کێشەکەی چارەسەر نەبووە و کەسوکاری ڕازینین بچێتەوە ناو خێزانەکەی. باشە ئەو شەڵتەرانەی کە لەژێر چاودێری ئێوەدان بۆ نمونە هەر شەڵتەرێک چەند ژن لە خۆ دەگرێت؟ لە خۆی زۆر لە خۆیەگرێ بۆ نمونە هەریەکێ لەوانە ئەتوانێت 100 ژن لە خۆی بگرێ بەڵام ئەوەی کە تا ئێستا هەیە بە معدل لە سلەیمانی 20-25 ژنمان هەیە لەوە زیاترمان نییە زۆرترینی لە هەولێرە ئەگاتە 60 ژن جاری وا هەیە جاری وایەتێتە 65 ژنیش لە دووەکیش لە حدودی 20 ژنا هەمانە بەڵام ئەوەی ڕاپەڕین و گەرمیان لەوێ لەبەرەوەی کاتیە 70 سعاتیە بۆ نمونە ژنێک لە گەرمیان کێشەیەکی ئەبێت شەڵتەرەکەی ئێمە هەوڵێن کێشەکەی چارەسەرکەن ئەگەر لەو 72 سعاتیا بۆیان چارەسەر بوو چۆ ناو خێزانەکەی ئەوە زۆر باشە ئەگەرنا ئەینێرن بۆ سلەیمانی. باشە زۆرێک لەو لە خێزانەکان با قسە بکەین لە سلێمانی و دەوروبەری بەتایبەتی هەر بەگشتی لە باشووری کوردستانە زۆر گرەی لە ڕێکخراوەکانی ژنان لە شەڵتەرەکانی داڵدەدانی ئافرەتان دەکەن دەڵێن ئەوان ئەم ژنانیان بەلا ڕێدا بردووە بەوەی کە زیاتر هانیانەدا کە لە دەرەوەی خێزانەکانیان بن هەندێک جار پیاوان گلەیەواکەن ئەڵێن کە ناتوانین قسێک بکەین لەبەرەوەی یەکسەر ئەم ڕێکخراوانەی ژنان ئەم شەڵتەرانە ئەکەونە ئەوەی کە بەرگری لەم ژنانەکەن ئەمە هاندانێکی باشە ئێوە دەڵێن چی لەم بارەوە؟ خۆی بابەتی ئەو ژنانەی کە لێنە لای ئێمە پێشتر هیچ پەیوەندیەکیان بە ئێمەوە نییە تاکو ئێمە هانیان بین و بێگومان دەزانم ئێمە ئەم ژنانە کاتێک کە تونند و تیژیان بەرامبەرەکرێت جایلەی ئەدرێ یان هەڕەشەی کوشتنی لەسەرە جا ئەو کاتە ئەم ژنانە خۆیان یا پەیوەندیەکەن بە هێڵی گەرمی 1990 یانە چنە یەکێک لە بنکەکانی تونند و تیژی کە سەر بە وەزارەتی ناوخۆیە لەوێ ئەوان سەرەتا ئەوان چەند خزمەتگوزاریی سەرەتایی پێشکەشەکەن هەوڵێن کێشەکان چارەسەر بکەن ئەگەر چارەسەر نەبوو لە ڕێی دادوەرەوە یەتە لای ئێمە بە پێچەوانەوە ئێمە هەموو هەوڵێگەین سەرەتا لەگەڵ خێزانەکانیان ئاشتیان بکەینەوە نەگاتە دادگا و تونند و تیژی نەمێنێ لەسەر ئەم ژنە دوجار ئەگەر کێشەکان چارەسەر نەبوو لە ڕێی دادگا و ئەوانەوە هەوڵێین بۆیە ئەمە خۆی بۆ ناشرینکردنی شێڵتەکان و ڕێکخراوەکانی ژنانە ئەگەرنا پێشتر تونند و تیژی لە کۆمەلگای ئێمە هەر هەبووە بەس بۆ دیار نەبووە لەبەرەوەی کە زۆرێک لە ژنان ویان زانیوە ئەم تونند و تیژی ئاسایی و ڕێگە پێدراوە بەرامبەریانەکرێ بەڵام یەکێک لە کارە هەرە باشەکانی ڕێکخراوەکانی ژنان کە کردویانە لەنەو یەکەوە ئەوەیە کە بە ژنانیان و تووە لێدان و ئیهانەکردن ئەمە تونند و تیژیە ڕێگە پێدراو نییە کە بەرامبەر دەکرێ و هەروەها ئەمانە ڕێپیشاندەرن بۆ ئەو ژنانی تونند و تیژیان بەرامبەرەکرێ بۆ ئەوەی کە سکاڵا بکەن و هەروەها ئەو ژنانەی کە ئەکوژرێن ڕێکخراوەکانی ژنان دوای کەیسەکانەکە بوون لە محکەمە بۆی تاوانبار بە سزای خۆی بگا من پێم وایە ئەو شتانەی کە
بەشێکی زۆری ڕێکخراوەکانی ژنانێکن لە خزمەتی ژنانایە نەک لە دژی ژنان و کۆمەڵگا بێت. باشە ئێوە وەکو ئەو شەڵتەرانەی کە هەن لە هەرێمی کوردستانە لەلایەن خێزانی ئەو ژنانەوانە ڕوبەڕووی هەڕەشەکردن بوونەتەوە بە هەڵەدا نەچوو بێتم چەند ساڵێک پێشێسە لە گەڕەکی توێمەلیک لە شاری سلێمانی هێرشکرا بۆ سەریەکێ لەم شەڵتێرانە تا چەند ئەمانە کێشە و گیر و گرفت بۆ ئێوە دروستەکە وەکو کار و کاروباری کۆمەڵایەتی؟ بەڵێ طبعاً پێش ئەم کابینەیە من نازام ساڵێک بووە هێرش کراوەتە سەر یەکێک لەو ژنانەی کە هەڕەشەی توندوتیژی لەسەر بۆ ئێستا بەداخەوە هەر لای ئێمە دوای چەندین ساڵ و لەسەر کورسیشە کە بەندامە بەوەی ئەو تەقەی کە لێی کراوە. شوێنەکانی ئێمە هەمووی پارێزراوە بە هێز بۆ ئەوەی کە ئەلامار نەدرێت تەقەی لێ نەکرێت. هەر ئەم کابینەیە کە من وەزیر بووم بەڕێوەبەری شەڵتەری هەولێرمان دوو جار هەڕەشەی کوشتنی لێکراوە. جارێک لەو کاتانەیە کە کەیسێکمان بردووە بۆ دادگا لە ڕێگا تەقەی لێکراوە بەڵێ بە بەردەوامی لەژێر هەڕەشەیان ستافەکەمان چ کەیسەکانمان بۆیە ستافەکەمان بەڕاستی ئەکرێ بڵین ئەمانە ژیانیان زۆر لە خەتەر و مەترسیایە لە کاتێکا کە تا ئێستا دەرماڵی مەترسیشان نییە. باشە تۆ بۆ خۆت وەکو ژنێک وەکو وەزیرێک دەمەوێت ئازادی لەوەی کەم وەڵامیان پرسیارە بدەیتەوە یان ناکوێستان خان هیچ گیر و گرفتێک لە ڕووی ئیداریە وەکو ژنێک ڕوبەڕوو بۆتەوە؟ لە چ بارێکەوە؟ بە کۆی گشتی بەلە بە کۆی گشتی وەزارەتەکەم یان هەر هەم وەکو وەزارەتەکەش هەم وەکو ژنێکیش کە وەزیری کار و کاروباری کۆمەڵایەتی لە پێگەیەکی فەرمی حکومەت دای؟ خۆی من وەک خۆم وەک شەخص خۆ دەزانی لەوەتی بوومەتە گۆڕان چەندین بڵێ تەشیرم پێکراوە چەندین سوکایەتیم پێکراوە چەندین تۆمەتم بۆڵ بەسراوە من لەگەڵ ئەو شتانەیان ڕاهاتووم. من تێگەم کە ئەوانەی کە شتانە بەرامبەرمەکەن بۆی بمترسێنن بۆی ساردمکەنەوە بۆەوەی پۆڵ بەم و ئیش نەکەم بۆی ئەو شتانە نەمترسێنێنە ساردمەکاتەوە. بەڵام بۆ ئیش و کار وەک وەزارەت وەک هەر وەزارەتەکانی کەش ئاستەنگ زۆرە لە بەردەممانە بە تایبەتی ئەم وەزارەتەی ئێمە لە کابینەکانی پێشوو گرنگی ئەم وەزارەتە نەزانراوە بۆیە بەتەواوەتی لە پەراوێزا بووە. ئەگەر بەراوردی بکەی بە وەزارەتەکانی کە لە ڕووی ستاف و لە ڕووی پێداویستی و لە ڕووی پێشینەوە لە هەموو وەزارەتەکان خراپتر و لە دواوەیە. ئێمە لەگەڵ ئەوەی ئەو هەموو لە قوپۆپەی هەیە ئەم وەزارەتەی ئێمە 5820 کارمەند و منتەسیبمان هەیە. وەزارەت هەیە تەنها بەڕێوەبەرایەتیەکی 3000 فەرمانبەر و کارمەندی هەیە بۆیە لەو ڕوانەوە ئێمە بەڵێ ئاستەنگ هەیە لە بەردەممانە وە قەیرانی داراییش ئاستەنگ بووە بۆ هەموو کابینەکە و بۆ هەموو وەزارەتەکانیش. باشە چەند ساڵێک پێشێسا وەکو وەزیری کار و کاروباری کۆمەڵاتی چاڵەنجێکتان لە شاری هەولێر دەست پێ کرده بوو دەمێ باسێکی ئەو چاڵەنجەم بۆ بکەی تۆ بووی بە سەرەتایەک بۆی چەندین کەسی دیکە بەتایبەتی پیاوانیش بە دوای توی ئەو چاڵەنجە دووبارە بکەنەوانێ کە پاکردنەوەی شەقامەکانی هەولێر بوو. بەڵێ بابەتەکەی ئێمە بۆ ئەمەمان کرد لەبەر ئەوەی کە ئێمە وەک وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی بەرپرسین لە کردی تایبەت کە سەر بە بەڕێوەبەرایەتی کار و دەستوبەری کۆمەڵایەتیەوەتە هەموو کرێکار و خاوەنکار و تەنانەت بێکاریش پەیوەندیدارن بە وەزارەتەکەی ئێمەوە. بۆیە ئێمە ویستمان ئەم پەیامە بە دوکاندارەکان و بە خەڵک بڵین کە ئەو کەسانەی کە ئەم جادە و شەقامانە پاککەنەوەکو ئێمە مرۆڤن ئەبێت کە ڕۆژ دەبێتەوە بێت پاشەڕۆی ئێوە کۆ بکاتەوە. بۆیە تکایە ئەم پاشەڕۆیانەتان بکەنە ئەم شوێنەی کە تەرخان کراوە بۆی بەو شێوەیە لەسەر جادە مەی ڕێژن چکە ئەم کەسەکەیت ئێرە پاگەکاتەوە ئەبێت دەست بخاتە ناو ئەم پیسیەوە ئەمانە کۆکاتەوە ڕەنژیانی بکەوێتە مەترسیەوە تووشێنوە نەخۆشی ببێ. بۆیە ئێمە ئەو هەنگاومان نارکە بڵین ئەمانش مرۆڤن هەوڵ بن کەمێک لە ئەو ئەرکوماند و ئینیان کەم بکەنەوە.
زۆر باشە. کوێستان خان وەکو وەزیری کار و کاروباری کۆمەڵایەتی دەمێت پێمان بڵێ بەهۆی کرانەوەی دنیا بەڕووی کۆمەلگایە بەتایبەتی بیرمان نەچێت لە دوای پرۆسەی ئازادی عێراقەوانە کرانەوەیەکی باش بەڕووی خانمانە ڕوویدا بەتایبەتی هەم لە ڕووی سیاسی هەم لە ڕووی میدیاییەوە. بەڵام سەرباری هەموو ئەمانەش ئامارەکانی توندوتیژی بەرامبەر بە ژنان ئاماری کوشتنی ژنان زیاتر دەبێن. پێ دوایە ئەم کرانەوەی لە زەرەری خانمانە بووە یاخود بە پێچەوانەوە کە نەتواندراوەکو پێویست سوود لەم کرانەوەیە ببینرێت؟ هەموو کرانەوەیەک و بەرەو پێشچوونێک لە خزمەتی هەموو تاکەکانی کۆمەلگایە بە ژن و پیا و بە گەنج و مناڵ و پیریشەوە. بۆیە من پێم وایە ئەم کرانەوە بەرەو پێشچوونە لە خزمەتی هەمومانە، بەڵام وەک خۆت ئاماژەت پێکرد ڕەنگە ینی بەخراپی سوودی لێ وەرگیرا بێت یا نەتوانرا بێت بە باشی بخرێتە خزمەتی ژنانەوە. بابەتەکە ئەمەیانە، بەڵام هەمومان لەگەڵ پێشکەوتن و کرانەوەیین کە لە خزمەتی هەمومانایە. باشە، دەمەوێت دوا پەیامی خۆتمان پێ بڵێ وەکو ژنێک لە بارەی 8 مارسەوە داوای چی لەو ژناناکەی کە تاوەکو ئێستا نەیانتوانیوە پێگە و جێگەی دەستی خۆیان دیار بێ کە تاوەکو ئێستا بە جۆرێک لە جۆرەکان هەندێک لە خانمان خێزانەکانیان ئاسەنگن بۆ بەرەو پێشچوونیان چیان پێڵیت؟ بە بۆنەی 8 مارسەوە پیرۆزبایی لە بەڕێزە لە هەموو ژنانی جیهان لە ژنانی هەرێمی کوردستانەکەم و بە هەموو ژنان ئەڵێم کە ئازابن ومەترسن وەرنە پێشەوە بەسەر ئاستەنگەکانە سەرکەون. هەموو ئەوەی کە بەرامبەرتانەکرێت لەوەی کە ڕۆژێ لە ڕۆژانی تە پێشەوە تەشیرە پێکرێت ئاستەنگە بۆ دروستەکرێت بۆی بترسی کۆڵبەی نەیتە پێشەوە. بۆیە ئازاب بۆ وەرە پێشەوە و کارەکانە بکە و نزیک بەرەوە ناوەندی بڕیار. دنیا سوپاس کێسان محەممەد وەزیری کار و کاروباری کۆمەڵایەتی کە لەگەڵمان بووی. ڕۆژێکی خۆشتان هەبێت. ئازادی ژن ئازادی کۆمەڵگەیە، تێکۆشانی ژنان بۆ ئازادیە، کاتی ئازادی ژنانە. ژن ژیان ئازادی، ژنان بە شۆڕش ژنان دەپارێزێت. ڕۆژی ژن سمبۆلی تێکۆشانی لە دژی زیهنێتی پیا و ساڵاریە. لە هەر شوێنێک کەشتی ئاگار لە هەر شوێنێک بەرخودان. بە ڕۆحی 8 مارس داگیرکاری نۆکەری تێک ئەشکێنین ئازادی ژن سۆگەرە. ڕێبەرەوە جۆلان لە پامێکدا بە بۆ 8 مارسەوە دەڵێ ئازادی ژن بۆ من لە خاک و کللتوریش گرنگترە. بە هەموو توانامەوە لە پشتیوانیکردنی تێکۆشان و خەباتی ژنان لە پێناو ئازادی بەردەوام دەبم. هەر لەو پەیامەدا هێما بۆ یەکسانی ڕەگەزی دەکا ئەو دەڵێ پێویستە سیستەمی هاوسەرۆکاتی لە هەموو شوێنێکدا بمەزرێ چونکە سیستەمی هاوسەنگ و یەکسان و گشتگیرە لەسەرم بنەمایە ژنان دەتوانن هەستنەوە سەر پێ. ڕێبەر عەبدوڵڵا ئۆجەلان لە ساڵی 2014دا لە دیدارێکدا لەگە شاندی بەدەبە و هەدەپە پەیامێکی نووسرای بە بۆنەی 8 مارسەوە بڵاو کردوتەوانێ و بەشێک لەو پەیامە هەوڵەدەم زۆر بە کورتی پێتان بڵم کە باسی چی کردبوو. لە دەستپێکدا دەڵێ ئازادی ژن بۆ من لە خاک و کللتوریش گرنگترێکە. هیچ چیرۆکێک هێندەی بە کۆیلەکردنی ژن تووڕەم ناکە، هیچ چیرۆکێکیش ئەوەندەی ئازادی ژنێک دڵخۆشم ناکە. و ڕێبەر ئۆجەلان دەڵێ پێویستە ژنان خۆیان بڕیار بدەن، هەروەها شوێنێکی ئازاد بۆ هەموو ژنان هەبێت کە تێیدا بتوانن بە ئازادی بڕیار بدەن. پێویستە ئێوە ئازادیدان بکەن بە بنەمای سەرەکی و بۆ هەموو کار و چالەکیەکانتان مەبنە سکاڵاکار بەڵکو و ئافرێنەر بن. کاتێک چەند ژنێک لە دەوروبەری یەک کۆ دەبنەوە دەبێت لە چارەسەری بگەڕێن متمانە و باوەڕیان بە ژنبوونی خوان هەبێ. ڕێبەر ئۆجەلان لە پەیامەکەیدا جەخت لەسەر گرنگی ئازادی ژن دەکاتەوە و ئەو دەڵێ شۆڕشێکی ئازادی ژنی لە ناواخنی خۆیدا هەڵ نەگرێ و ئازادی ژن فراهەم نەکە ئەوە شۆڕش نییە. هەرگەلە ژن تێیدا ئازاد نەبێ ئەو گەلە ئازاد نییە. هەر ڕێکخراوێکی ژنان بەڕێخستن نەکە ڕێکخراو نییە.
بەشێکی دیکەی گوتەکانیدا لەگەڵ یادکردنەوەی سەرجەم شەهیدانی ڕێگای ئازادی ئاماژە بۆ دەکا ژیان و تێکۆشانی ساکینە جانسس لە پێناو ئازادی ژندا نمونێکی باڵایە بۆ ئێوە پێویستە ئێوە نرخ واتە بەشەی ساکینە و سەرجەم شەهیدان ببەخشن. لەگەڵتان بەردەوام دەبین. زەینەب تورگوت لە جەزیرە و ڕۆژنامەوان لەگەڵمان دەبێ. زەینەب سڵاوت لەبێ کاتت باش پێمان بڵێ ئەمڕۆ لە جەزیرە چی دەبێت چۆن پێشوازی لە 8 مارس دەکرێ؟ دەم بای سەریدا ڕۆست دەکەم بەلێ وەکی کۆنج دزانم ئیرۆ 8 ئاداری بەلە باکوری کردستانی هاتبون دست بگیرن یک جوان ناونداجی جزیر بو ایرو لآمد وان و جزیره جن به کنجین خواه و به تلیلین خواه و دروشمین خواه جن جان آزادن و هل قادان خملینن و اگه کنج دزانن به سالا ند به هرمی پولترهای که گلی که تایبت لسر جنان تیمشاندن ایرو جم دکارین به بیجن لجزیره همان دمیده و برسوا وی بیداین و پیام خود کرنا تکوشینا جن بداین ایرو برنامه جزیره ساعت یکان دست بگه هر بردر که دم پارتی آیشه گل دوان وکی آخافمان و تولی ببه هر وکی دن هنرمند روجده و کاما آریان و بله قاده گشت بکن یعنی از گلی که تایبت مشابه حتی نه گلی جناحات قتل کن به هرمه دولت بزانه بونجی د شخص جنین بوتانی دا دخازه تکوشنا جنا آزاد بفتسینه ایروژی مجرا مرقه کو به تایبتی لجزیر و بگشتی جی تواهی باکر کردستانی ویژن پیامه که چوا بدن به هشمندیا دستلاتر از کارم ما بیجن. دنیا سپاس. زینب تورگوت ڕۆژنامەوان لە جزیرۆ لەگەڵمان بووی ڕۆژێکی خۆشتان نەبێت. دم باش. ئازادی ژن ئازادی کۆمەڵگەیە. تێکۆشانی ژنان بۆ ئازادیە. کاتی ئازادی ژنانە. ژن ژیان ئازادی. ژنان بە شۆڕە ژنان دەپارێزێت. ڕۆژی ژن سمبۆلی تێکۆشانی لە دژی ذهنیەتی پیا و ساڵاریە. لە هەر شوێنێک کەشتی ئاگار لە هەر شوێنێک بەرخودان بەڕۆحی 8 مارس داگی کاری نۆکەری تێک ئەشکێنین ئازادی ژن سۆگەرە. آزادی جن عالم کردستان پیروز دکن. اما شونی دجمنی دایی که دجمنی اساس همه ناس بکنه. دەچینە شنگال لەوێ سوام شنگالی گوتەبێژی تەفگەری ژنان تاژە لەسەر هەڵی تەلەفۆن لەگەڵمانە. سوهەم خان سڵاوت لەبێم کاتت باش دنیاک سپاس بۆی کە لەگەڵمان ئامادەی. سپاس دەم باش. دەمەوێت سەرەتا پامی خۆت بگەێنی بە بۆنەی 8 مارس ڕۆژی گیانی ژنانەوە. ئەس دەسەریدا 8 ئادارێ لە هەموو ژنان پیرۆزی دکەم. ئەس لە ڕێبەر ئاپۆ پیرۆزی دکەم هەروسا گەریلاین سەریچیا گەریلاین یەژەستارێک و ئیرۆ دەچەپەرین هەری پێش دەبەرخوا دەدەن پیرۆزی دکەم لە گرتیان زیندانانێک و گرێوا برچی بوونێ دەنا یەک و لەبەرخوا دەدەن پیرۆزی دکەم و لە هەموو ژنێن کۆ ڕۆژ ئیرۆ ڕۆژ لە کۆلانانە و داوا ئازادیا خوا دەکەن داوا ئازادیا جوواکە خوا دەکەن ئەس لە هەموو ژنان پیرۆزی دکەم.
باشە دەمێت پێمان بڵێ ڕۆژی ژنان بەگشتی و لە ناو شنگالە بە تایبەتی لە چه بارودۆخێکدایە؟ یعنی هەگەر ئەم ئیرۆ بەسە ڕەوشە ژن بگشتی بکەن بە تایبەتیژی لە کوردستان دناواوەی دەژی بە تایبەت لە شنگالێ هەگەر ئەم باڵ بشین سەر ئیرۆ ڕۆژدا تەکۆشینێکی دە ئاستا هەری بلندە تێمەشاندن یعنی بە تایبەتیژی ژن بناسکردنا فکر و ڕامانی ڕێبەر ئاپۆرە هین زیاتر دیکاری بوون بکەون فەرقا جێک و لێ ونداکردنا بە تایبەتیژی ئەم دکارن بێژن ji ber ku dijin de dayîkê de mesela em dikarin ji dîrokê de mesela bi derketina zihniyeta destladariya mesela bêjin bavek salarî re çawa mesela keda jin berhemê jin di destpêkê de mesela wisa xwe li ser dana jiyan kirin û em dikarin bêjin li ser vêkê destladarî dana meşandin û her ku çû işte bi netew dewletê rewer hasil merhele bi merhele rewşa jin êdî ber bi awayekî gelekî nebaş veçû di vê sed salê de yanî eger em bal bikişîne ser ku rêber apo jî dibêje sed sala bîstûyekan wê bê sed sala azadiya jinê wê bê sed sala azadiya gelan ji ber wê jî eger em bala xwe bidinê tê tişta herî dikarin bêjin îro em di cîhanê de ferq dikin di tekoşîna jinan de ku li her deverê dunyayê de pêş dikeve mesela çû li Ewropa dibe çi li rojhilata navîn dibe çi jî bi taybet li Kurdistanê dibe em bala xwe bidinê tişta ku mirov ji vê tabloya heyî vê tekoşîna heyî derdixe ew e ku jin bi hev re di rêkê azadiyê de dimeşin ev em dikarin bêjin bi taybetî jî ku ev tekoşîn bi hemû aliyên xwe ve mesela bi hemû rengê xwe ve mesela berdewam dike û em dikarin bêjin mesela vegera li dîrokê mesela çawa em behs dikin mesela di civaka xwezayî de çawa jin civak bi rê ve biriye çawa bi awayekî demokratîk bi awayekî em bêjin wek hev civak bi rê ve biriye jin careka dî vedgirin cewherê xwe ê heqîqî û careka dixwazin civakê mesela careka dîtir jî civakê bi xwe re bidine guhertin mesela tekoşîna ku îro jin dide meşandin bi rastî jî em bala xwe bidinê tê tekoşînekî ku civakê bi temamî dide guhertin ji ber ku mesela em bala xwe bidinê tê mesela dayîk dema ku mesela bihêz bibe bi îrade bibe em dikarin bibêjin bibe xwedî nêrîn û di malbatekê de demokrasîbûn pêş bikeve êdî civak tev dikare were guhertin ji ber ku di esas de mamosteyê wê malê mamosteyê vê civakê dayîk e em dikarin vê yekê pir baş li Kurdistanê bibînin ku em li şingalê de jî jiyan dikin em dikarin vê di şingalê de bibînin mesela îro em dikarin bêjin di şingalê de taybet rêxistinkirinekî jinan heye jin duwarê eskerî de duwarê siyasî de duwarê civakî de xwe bi rêxistin dikin û tekoşîna xwe di hemû aliyan de didine meşandin taybetî jî tekoşîna xwe duwarê civakî de didine meşandin ji ber ku hedef ermancên hemû jinan em dibînin ku civakekî ku ber bi demokrasî ve malbatekî ber bi demokrasî ve mesela zihniyeta netew dewlet çawa kiriye wisa kiriye ku di her malbatekê de destladar hebe yani malbat xistine dewletekî biçûk anha bi tekoşîna jin em dixwazin yani ji vê girêka ku esasê wê de pirzgirêk em dixwazin wê nabidine guhertin mesela îro şiddetekî gelekî mezin li hemû jinan tê meşandin hîna jin têne kuştin hîna jin bi navê namûsê de mesela têne îşkencekirin têne qetilkirin hîna eger em weke êzdî behs bikin bi hezaran jinên êzdî dibin hovîtiya çeteyên Daişê de ne ev heya hemû encamê ku ew ku yani hemû encamên wê zihniyeta ku dibêje işte jin tenê amaliye jin tenê akarê malê jin tenê azarokî ne ji siyasetê dûr dixe ji civakbûnê dûr dixe pêdwaniyem qisane twanîn biڵin hîç çend sal pêş êsa bû êsa boî kiranewî komelga boî pêşkewtinewa hindê gorankarî rûyda bê لە بەرامبەرەوەی کە بڵێن ژن تەنیا پێویستە مناڵ بەخێوکە لە ماڵەوە بێ لە مەتبەخا بێ پرسییم پێدوانی هەندێک گۆڕانکاری لەم گوتنانە ڕوویدا بێ بۆ نمونە ئەگەر ساڵانی پێشووتر تەنیا باسەکرا ژن پێویستە خودی ماڵ بێ ئێستا شان بەشانی پیاوانیش لە دەرەوە کار دەکا و دێنە ناو کۆمەلگاوە لە شوێن و کاری سیاسیدا جێدەگرن
بله يعني أنا أجر أم بحث في مجرب كن براستيجي جوهرتنا كي دقاسته كده هي يعني تهيبتيجي أم وكقادين كو أم دكارن بيجن ميناك وكروجاوي كردستاني وك يعني دافرين كو أم دكارن بيجن هيز دتر دكاري بنخوا بفكروا رامان ريبر أبو برورده بكن جوهرتني بنجهين شيبونا مثلا ها هكر أم بالا خابد نسر تهيبتيجي أم بيجن ذهنيتك كو دركتيا بيش كو وكواجي أين سر زمان يشتجن تاني دبي أعمالي بتاني أزاروك آنينه بي يعني تاني مثلا خودي كرنا مال مثلا يعني تاني جبو خصمت كرنا زلام مثلا جبو خصمت كرنا بي دروجة إيرده بسدان ميناك هنا كو في ذهنيته في أمبيجن في نيرينه والا دردخي مثلا إيرو بسدان جن هنا دي سياسة دا جيو خودي كرن بسدان جن هنا دي چپران دا لبر خود دن مثلا إيرو دكارن ميناك يبهجي بدن يجهش بدن وبتهيبتيجي يجستاري بدن جبركو أنها اگر ام دبیجن مثلا يعني نيرنا كي وصل ذهنيتك كي وصل هيك ودبيجي جنكاري چکراك جنكاري مثلا شربك يعني اللي برخو بده بدهان مثلا ايرو ميناكن يجستار هنا كروجانا دربين جران لداگر كردن في اخر جداگر كران د باريزن ميناك في كي انو وك هوا زيلانن يعني وك هوا بريطان كل برامبر اخانات برخدانه اوانا جبو تواهي جنان بونا خط بونا فلسفه كي مثلا ام بحث بكن تايبتي چما ام گرانی ددن خو پرورده کن لسر فکر رامان ریبر اپوش برکو هری زده جی یکو وی برکو پرزگریک کی وک گریک که د حمود جوا کنده پرزگریک جن تنه پرزگریک جنین کورد یان جنین از دی تنه پرزگریک وانی نه پرزگریک تواهی جنانه ایرو لحر د دنیای مثلا ام بالا خبدن دیروک حشت آداری چاوا پیش کد دیروک کی خودی دیروک کی چاوایه ام دور ده فيلم دكن كو براستي جي مثلا لحر دوري جن راستي همان ايشتي مثلا اگر ام ايرو بالبتي كي باش دورجان بس لو كركشي جن كشي هموتانا جنابتان اندامي دبلوماسي بزوتنوي ازادي جناني ازدي تاجن چه همان يكتان هيا لقل او جناني ك لباشوري كردستان دان لرخراوكاندا لناو حزب ولانا السياسي كاندا چه همان يكتان هيا يعني إما وقت هفجرجن لسر أستا عراقي هيبتيش لباشور كردستاني بيوندي مجالك برخراه وإنجنان رأيان جي بارتين كو جنت دجي خودكن بيوندي ما لقلوان هيا لبري مثلا ام دخوازن ويكي بين سر زمان مثلا دبكو ايرو د بارتي سياسي ديان جي درخراوان دا جن جي خو دگرن لهينا جي مثلا جن كو بكار بجبونا خو بريار بده بكار بجبونا خو ام بجن فكر يا جي مثلا بجن چالاكي پیش بيخ او گلي ضعيفه مثلا ام دخوازن بتيبتي جوكا شنغال جبركو ام لفي خاكي جيان دكن يعني ام بيجن ريخستنا كو دشن قال دركت يبيش تيبتي جي مثلا ام دكار بيجن دواري عسكر دواري جواكي ام دخوازن مثلا بجنين عراق دجي تيبت لجنين باشور جي بدنا بار بكرن جبروي كيجي مثلا ايرو مثلا ام دكارن بيجن سر درباس بوي مثلا بريخراو جنان لسليماني سالبغرا فرماني ده مثلا قالك خبات بيش كتن تيبت كونفرنس بيش كتن هاتنا لدار خستن نقاش لسرفيه كي هاتن قرر هاري زيدجي مثلا تشتاكو مثلا ام دكارن بيجن بالدك شنو تيبت يجي يعني وكا جنين از دي لقال حمو جنين كود عراق دجي عندكن تيبت يجي كل باشور كردستان يجي عندكن يكيتيك افاكرن مثلا تكوشناكو امدد نمشاندن تكوشناكو جنين كرد لباشور كردستان نمشاندن خستنا يك مثلا قالك جرينجا لسرفيه جي مثلا بيواندين ما تكديما بوانجنارا بردوامن بيقومان مثلا ها يعني هدفي كو ام داتنا پیش خو هدفي كو ام دخوازم مثلا جن هيز دتر بهيز بهيز دتر باراده و بكار مثلا جبونا جواكا خو پیشنگتي بكي مثلا دفي اليدا خبات ما جبود ما بيجي هنا باشا هر لانك هر رخراوك هر ما بس ما وكسانه كإيشكن هم للاني سياسي وبه هم للاني جنوك مدنية وبه خطيكي جوازي خوي هي بو كار كردن بو خوش بمشتا زاني
بزوتنەوەی ئازادی ژنانی ئیزیدی تاژێ ئەمە تەنیا گلەیەکە بۆ ئەمان نییە بۆ ڕێکخراوی ڕەژاکە بۆ تەفگەری ئازادیە بۆ تاژەیە زۆربەی و ژنانەی کە لە باشووری کوردستانە من گفتوگۆ قسەم لەگەڵا کردوون یەک وتێنیان هەیە سەبارەت بەم خەتانە دەڵێن هەر کەسێک لەگەڵ لەسەر خەتی تەفگەری ئازادی هەر کەسێک لەسەر خەتی تاژێ ڕەژاک نەڕوات لەگەڵەوانە مامەڵە ناکەن وەکو ئیشکردن تا چەند ئەم قسەی ڕاستە باش لە پرسێتێنێک هێشتم کێشەکەوێکە من نازانم باش کرمانجی قسە بکەم دووبارەیەکەمەوە من گوتم گلەیەکی زۆر هەیە لە باشووری کوردستان لەلایەن ژنانەوە لەسەر ئەزانم تۆ ناتوانانی بە ناوی ڕەژاک و تەفگەری ئازادی و ئەمانەوە قسە بکەی بەڵام تاژێش لە ناودانە ئەم ژنانەی لە باشووری کوردستانە دەڵێن ئەگەر تۆ لەگەڵ خەتی تاژێت تەفگەری ئازادی ڕەژاکە نەبی کارکردنیش لەگەڵ ئەواندا بۆ ئەوان زەحمەتە تا چەند دروستە ئەمە یعنی مثلا تایبەتیشی ساڵین دەربازبوویدا بە گەلێک پارتی هەنە باشووری کوردستانێدا مثلا هاكو أنبال بكشين مثلا يكيتي بارتي كيكو بقوة اللي باشور كردستان ودناف داجي جنجي السياسة دكن أم بيجن تداجي خوا دكرن اللي باشور كردستاني تايبتيجي مثلا أم دكارن بيجن يعني تشتكي وستانينا كو أم بيجن تاني يكو أم بيجن دنافا يعني بيوان ديوان مثلا أم بيجن نها يعني برجع كراجي بتفجري آزاديرة تشتاكو ام دخوازن بگیهن ویچیه مثلا ام دخوازن بیجنکو لباشور کردستانی لعراقی لتواهی دنیای تشتاكو جندكشين ایشکو جندكشين همان ایشه جبروی کیجی مثلا پیوندین ما مثلا وقت هیبتیش مثلا تفجر از دجنن ازدی لباشور کردستانی مثلا ام بیجن بجنین کاکایی را بجنین زردشتی را بجنين رخراون جور بجور جنات هون ديتر جباوريان ديتر ين كل باشوري كردستان جياندن بيوندي ما لقالوان هيج بركو سالا درباز بيشي مثلا ام بهفر ده همان كونفرنس ده اماده بون ما برزغري خل ودر ده اين سر زمان يعني اتشتاكو ام مثلا نيرداكو ام ددنشيا تيبتي جبو جنين باشوري كردستاني نتني جبو جنين باشوري كردستاني جي يعني انا ها ام بحث ايش جن بكن يعني أسوأ جناكي إزدي مثلا تشتكو مواقع جنين إزدي 2014 ده جيان كر إيرو لأفغانستان جن همان إيش دكشيني لباشور كردستان هاجا جناكي راستي كشتنتي راستي شدتي راستي تجاوزتي همان إيش كو مواقع جنين إزدي كشاندية جبروي كجي أزدو خازم فيكي بيج مثلا فرق وجداتي يعني الدباكو مثلا السياسات اكو از دباجينم يعني فكري كو از دباجينم يعني جناكي لباشور كردستان جري قراوه كيتر و فكري نباجيني لام واكاش النقطه كده دغين هافدو او نقطه جيتشي مثلا تكوشنا جبو ازاديا جنا تكوشنا جبو مثلا بهسكن اراده كرنا اجنيه جبروي كي مثلا وكاجن هر زدجي دفيد براستيج تكو ام راستي ويتين يعني كوبرزغريكا جن تايبت الباشور كردستاني نكار جبو خو بريار بدل مثلا جبو كو جنا كتابلي كونفرنسا كي بيجبو كتابلي ميناكا كي هري بتشوكشي دبي اذن بربرسياري وير خراوي اسلام بگري يعني قالك برزغريكن ببي اوي هنا جبروي كيجي مثلا ام دكارن بيجن يعني بيوندي ما قالك جنين باشور كردستاني راه هيجي والسيرفي اساسي جي مثلا دخوازن بردوام بكن باش اتواني بمان بلي اسا چن جن ئەگەر ئامارێکتان لا بێ ڕەنگە زەحمەت ببووی کە بە من بڵێ ئامارێکی ئەوەندە شەبێ لەژێر دەستی داعش ڕزگار کراون ئیزیدی گەڕاونەتەوە ناو کەسوکاریان و ڕەوشی دەرونیان چۆنە بەکۆی گشتی يعني دشخواج دفرماني دا نزيكي 7000 مروفين ازدي كاتجن زاروك خورد مروفين ازدي كتن دست داعش ده بله پشتی فرمانی هم دکارم بجن 9 سال درباز دبن دربازی سال دهه دبی یعنی گلک کس هاتنا رزگار کرن تبتیجی گلک جن گلک کچ هاتنا رزگار کرن بله
يعني وەک هژمارێکی دەکارم بژم سە سموت دەستی مەدەنینە مەسەن ینی هزار زیاتر دەرباز کریە حتا مەسەن دەبێژن نزیکی 2000ە ینی هژمارێکی سەریسە دەستی مەدەنینە ینی ژنین کو تێنە ڕزگارکردنژی بگومان ژ عالی قەسەدێ یە پەژێڤە تێنە ڕزگارکردن و دەرباسی شنگال تێنەکردن ینی ڕاستیژی مەسەن هەگەر مرۆڤ بەحسە دەرونیەوان بکێ تایبەتیژی کو حیان هات دەستی داعش دەمانە ینی ڕاستی هەموو ئێریشن دەروی ئەخلاقی مرۆڤاهی هاتنە هەم فیزیکی هەم ڕوحی هەم نەفسی یعنی هەموو ئالیاندا مەسەلەن ئێریش لەسەروان پێک هاتیە ji ber wê yekê jî mesela heya ku bikarbin careka dî mesela di alî derûnî de di alî nefsî de em bêjin rewşa wan baş bibe gelek em dikarin bêjin ked û xebat tê xwestin li ser li kêleka vê jî mesela piştî ku ew jinên ku ketine destê Daeş de têne rizgarkirin jî gelek siyaset li ser wan tê meşandin mesela taybetî jî gelek jinan derdixine dervê welat wan ji axa wan ji civaka wan dûr dikin مثلا سیاست تایبەتی جی درێکا پەدەکی را تێکردن برێکا منەزەمات تێکردن مثلا ژنێکی کۆ ئەم دکارن بێژن داکا wê babê wê birayê wê hatine kuştin hîna malbata wê di destê Daişê de ye wîna careka dîtir ji şingalê dûr dixin ji nav civaka wê dûr dixin yenî dibe ku mesela 2014 çeteyên Daişê bi zorê ev tişt kir îro bi rêbazekî gelekî zirav bi rêbazekî nerim careka dî wê ji civaka wê ji behweriya wê ji çanda wê dûr dixin bi taybetî jî em weke jinên êzî di şingal de weke tajî ku me xweberê xistin kiriye em dixwazin ji bona vê yekê jî rastî jî bibine bersiv يعني نهي لبنكو بس جناكي كو بله باشه لباري بخو دزانی که ببردوامی شنگالی که کلو شنانی که لجرد بردومانی دولتی ترک ده دمه بپرسم او هرشو بردومانانا تا چند کاریگری لسر جنان بگشتی دانا و دوا پرسمه بگو جنابت يعني شخوا بشتي ريشين داعشة راست راست يعني هنا شتين داعشة مثلا امبيشن لهرمي ده هابون 2017 إيريشن دولة ترك لسر شنغال رودان يعني بيشتيش كسنا داعش دواري فيزيكي ده تشت ام بيجن دولة ترك بروي خوي راستي بجاري إيريشي شنغال كر إيريشي روجاوا كر إيريشي باشور كردستان كر وحيانها اف إيريشانا بردوامن يعني راستي جي مثلا اگر ام بال بكشن سر مجاري إيريشن دولة ترك دناوا قشتي جواكي ده ام دكار بيجن بتايبتي دناوا اجندا يعني دواري نفسي ده دواري مثلا ام بيجن پسیکولوژی ده دگلک واران ده مثلا باندورین گلکی نینی چه دیگه مثلا ام بال بکشن نسر يعني شنغال 2014 جنوسایت کی حری مزن جیان کر اللي حتى رجا ايرو مثلا ام دكارن بيجن يعني دايك كي كو استنت خوازن في مينا دايك كي كو زاروكي وي دفرمان ده تابينا ورافينيا بشي بو يا تابينا ورافينيا جشي بو يا ايرو بارسناوي دك لكيلكا وي لبيش جابي دولة تركيا داغر كرتي وين هدف دغري بيش جابي مالباتي يعني افروشكي وسا بايش الدقوم مثلا مينا كي هافل دجوار هفسرو كي دستار ريبر اشنغالي د كيلكا مالاوي دولة تركيا داغر هات بمباران كر كو زاروكي ويجي بيربون حيانها ام دكارن بيجن مثلا نفسية وان زارو كان حيانها قالك الزحمة بيا چند روجان ام دكارن بيجن جاركا ديتر ايش تشيبون كودناف دا اندام الريفابريا سازيا مالباتن شهيدان حوالي ما سعدون دناف دا بوكو شهيد كد بابي 4 زارو كان بو يعني او يعني لدو جارتا بس ويك بمعنى زحمة كان كو گشتي قريتو بو دايك بو جن كأركي مسؤوليته بربردني سچوار ملالا كويتا أسويو بله دنياك سپاس بو جناب سوام شلگاری اندامی کمیته دیپلماسی تاجه که راست خول شنگالو لگل ما بوی روشکی خوشتان هبید سرچابا حشتی اداری لوش پیروز به آزادی جن آزادی کمالگه تکوشان جنان بو آزادی کاتی آزادی جنانه ژیان ئازادی ژنان بە شۆڕە ژنان دەپارێزێت ڕۆژی ژن سمبۆلی تێکۆشانی لە دژی زیهنێتی پیاو ساڵاریە لە
لە هەر شوێنێک کەشتی ئاگار لە هەر شوێنێک بەرخودان بەڕۆحی 8 مارس داگیرکاری نۆکەری تێک ئەشکێنین ئازادی ژن سۆگەرە. بەڕێزان بۆ خۆتان دەزانن لە باشووری کوردستان هێڵەکە کە پێی دەوترێ هێڵی گەرم کە بۆ بەهاناوە چوون و هاوکاریکردنی ژنان و خێزان دانراوە لە ڕێگەی پرۆژەیەکەوە بەنای پرۆژەی هەڵی گەرم و ژنان و ئافرەتانی هەرێمی کوردستانن بۆ دەتوانن بۆ کێشە و گیر و گرفتێک یاخود پێشێلکاری پەیوەندی بە ئەفسەر و کارمەندانی بەڕێوەبەراتی بەرەنگاربوونەوەی تونند و تیژی دژی ئافرەتان و خێزان کەن. پرۆژەی هەڵی گەرم باوکاری ڕێکخراوی UNFPA دانرا لە هەموو شار و شارچکە و ناوچەکانی هەرێمی کوردستان ژنان و ئافرەتان دەتوان پەیوەندی بێ بەرامبەر لە ڕێگەی ژمارە 190 بکەن بۆ بەهاناوە چوون. ئەم هێڵە 24 کاتژمێر وەڵامی پەیوەندی هەموو ئەو ژنانە دەداتەوە. ئێسێکێک لە کارمەندانی هێڵی گەرم چنوورخان لەگەڵماندایە. چنوورخان سڵاوت لەبێ ئەم کاتت باش سپاس بۆەوەی کە میوانی ڕادیۆی دەنگی گەلی. کاتی ئێوەش باس سپاس بۆ ئێوەش بۆ ئەم دەفەری بێ مندان بەخشی سڵاو لە هەموو ژنانی ئازادی خواز و لەو ژنانی کە بە ڕەنجی شانی خۆیان و بەماندووبوون و بازووی خۆیان ئەتوانن ئیشکەن و هەوڵ ئەیان لە کاتێکا کە خێزانی شانێ هەم ماڵیژەکەن و هەم دەریشەوە ئەکەن. سپاس دەکەین. چنوورخان من زۆر بە کورتی باسێکی هەڵی گەرمەکەم کرد کە ئەتوانن هەر کەسێ لە ڕێگەی 190 پەیوەندی بە ئێوە بکە. دەمەوێت بە شێوەیەکی گشتی باسێکی ئەو کار و چالاکیانە بۆ بکەن و کەنە و کەسانەی کە زۆرتر تەلەفۆن بۆ ئێواکەن. ئەماژەم بەوە کرد کە 24 کاتژمێر ئەم هێڵە لە خزمەتی ژنان و کچاندا بۆی کە پەیوەندیتان پێوە بکەن. بەڵێ دیارە هێڵی گەرم لە ساڵی 2010 لە هەر سێپارێزگاکە هەرێمی کوردستان لە بەڕێوەبەراتیەکانی تونند و تیژی دژ بە ئافرەتان و خێزان کەوتۆتە کار بە ژمارە 190 لە ڕێگەی ئاسیا و کۆڕک و یاخود زەینی شۆتوان تەلەفۆن بکەن خەڵک فریە هیچ وەختێک لە هیچ کەسێک ناڕوە هیچ خانمێک ناڕوە یاخود بڵێن تایبەتە هەر بە خێزان تەنها ژنان تەلەفۆنمان بۆ ناکەن هەندێک کات پیاوانیش تەلەفۆن ئەکەن کە تووشی کێشێکی خێزانیە بن ئێمە ڕێنماییان ئەکەین بەپێی کێشەکەیان جۆری کێشەکان چارەسەریان بۆ دائەنێ. ژمارەی ژنان زۆرترێکن یاخود پیاوان زۆرترێکن کە پەیوەندی تا پێوە بە دڵنیاییەوە ژنان زۆرتریشن لەو ژمارەیەش ئەتوانم بڵێم ڕێژی کێشە خێزانەکانمان کەمترن ئەوەندەی کە ئێستا کێشەی کچان و کوڕانی هەم ڕاحیق و تازە پێگەیشتوانی کە کێشەی سۆشیال میدیان هەیە خراپ بەکارهێنانی هێڵەکانی پەیوەندیکردنیان هەیە زۆر کارە تەلەفۆنانەش عادەتەنە دوای 12 شەوە بۆمان دێن بۆ کاتانی کە خێزانەکانیانە خەون ئاگادارنین کەم کچانە یاخودن کوڕانە تەلەفۆنەکانیان بەکاردێنن یاخود تووشی کێشەیە بوون ئەو کاتە تەلەفۆن بۆ ئێماکەن و داوای بەهاناو چوونەکەن. باشە ئەو چۆن ئێوە ئەتوانن هاوکاری ئەو کەسانە بن تەنیا لە ڕێگەی گفتوگۆ قسەکردن ئەوانە ڕێنماییان دەکەن یاخود دانیشتنی تایبەتانە بێت ئەتوانن ئەم وەکو پارێزەری تایبەتان هەیە بۆ ئەوەی کەیسی ئەم خانمانە یاخود ئەم ژنانە بگرنە دەست و هاوکاریان بکەن. بەداخەوە ئێمە وەکو بەڕێوەبەرایەتی پارێزەری تایبەتمان نیە بەڵام ئەتوانین لە ڕێگەی ڕێکخراوەکانی ژنانەوەکان بە خۆشحاڵیەوە هاوکارمان ڕێکخراوی خانزاد یاخود ڕێکخراوی وەلا کەوان پارێزەری خۆبەخشیان هەیە ئەگەر کەسێک پارێزەری بوێت ئێمە ئەتوانین ژماری ئەوانیان پێبێنین و بچن لەوێ پارێزەرەکان ئیشیان بۆ بکەن. کێشەکانی جیاوازە بە پێی جۆری کێشەکە ئێمە ڕێنمایەکانیان ئەکەین. زۆر کات کێشەکان تەنها پێویست لاچی کێشێکی زۆر ئەوە گەورە نەبێ بۆی خێزانەکەشی نەزانێت تەنها قسەکردنێکی بەسیط باچی چارەسەری کێشەکەی بۆ بکایەنە بەڕێوەبەراتێکی ئێمە هەردوو لایەن باڵەکەین چ کچەکە بێت چ کوڕەکە بێت کاتێک کێشەکەی بێگومان چکۆ پەیوەندیەکان هەر لەگەڵێکە یاخود کێشیان ئەو دوو ڕەگەزەیە کاتێک کێشیان بۆ دروزە بێ هەردووکیان باڵەکرێن لەوێ لیژنەی ئاشتەواییمان هەیە قسان لەگەڵاکرێت زۆربەی حاڵەتەکان لە ڕێی قسەکردنەوە چارەسەرە بن هەندێکی تویشیان کێشەکان گەورە بۆ پێویستیان بەوەیە لە ڕێک دادگا و چارەسەرکری ئێمە ڕێنماییانەکەین بۆ بچین سکاڵا تۆمارکەن لە نووسینەکانی بەڕێوەبەراتەکانی ئێمە چونکە هەتا سکاڵان تۆمار نەکرێن خۆیان خاوەنی سکاڵا نەبن ئێمە ناتوان لە ڕووی یاسایەوە هیچیان بۆ بکەین. باشە چۆن کۆنتاکتان لەگەڵ ئەو ڕێکخراوانە دروست کردەوە بۆ نمونە ڕێکخراوی خانزاد کە باست کرد تا چەند هاوکار و یارمەتی دەری ئێوەن؟ ڕاستی ڕێکخراوی خانزاد دەتوانم بڵێم هاوکارێکی زۆر باشیە منێکێکە لەو ڕێکخراوانەیە کە توانم بڵە پلەیەکەمی هەیە لە یارمەتیدان و بەڕێوەبەراتەکەی ئێمە زۆر بێ کات وەرکشۆپ و سیمینار و
ئەو شتانە ئەکاتەوە بۆ کارمەندەکانی بەڕێوەبەرەتی توندوتیژی دژی ئافرەتان و خێزان بۆی ئاشنابن بە یاساکانی کە هەیە یاخود بۆ ڕێکارانی کە چۆن نەتوانین مامەڵە بکەین لەگەڵ کەیس بە تایبەتی 190 ئێمە مانگانە لەگەڵ ڕێکخراوی خانزاد دەورێکمانەیە سوپەرڤیژنی مانگانەی پێوترێت هەموو مانگێک یەک ڕۆژە لە ڕۆژێکە 2 ساعات ئێمە بەردەوام خولی وەشیاری وەرئەگرین بۆ کارمەندەکانی هێڵی گەرم لەگەڵیشیا توێژەر و یاسایەکانی سنتەری ڕاوێژکاری خێزانی ناو بەڕێوەبەرەتی و ئەوانیش دەورە هەر ئەوترێتەوە. باشە ئەم خولی هۆشیاریانە تەنیا بۆ ژنانە یاخود پیاوانی دەتوانن کە بەشدار بن بۆی هۆشیار بن لە بەرامبەر مامەڵەکردنیان بەرامبەر بە کچنا بە دڵنیاییەوە کارمەندەکانی ناو بەڕێوەبەرەتی توندوتیژی دژی ئافرەتان و خێزان پیاویشی تایە ئەفسەریان تایە ئەوانیش ئەتوانن بەشدار بن هەر ژنان نێ. باشە چنوور خان زۆر کاتەیە خانمان گلەیەوە دەکەن دەڵێن پیاوان ئەوەندەی لە دەرەوە ڕووکەشن و ئەوەندەی لە دەرەوە ڕووخۆشن و ڕێزی ینی کەسانی بێگانە دەگرن لە ماڵەوە بەرامبەر بە خێزان و بە ژن و بەدایکیان بەم جۆرەرین. پرسەکەی من بۆوەیە ئەو کارمەندانەی کە لە ڕەگەزی بەرامبەرتن و لەگەڵ جەنابیشتا ئیشەکەن لە ناو هێڵی گەرمە تا چەند توانیویانە سوود لەم هۆشیاری و لەم دەورانە وەربگرن کە ئێوە توانیوتانە بیکەنەوانێ مەبەسم هێڵی گەرمە یاخود مامەڵەی ئەوان چۆنە باوەڕیان بە کەیسەکانی ژنان هەیە یاخود تەنیاوەکو کارمەند دەگەتوانێت بیری لە بکات و کاری خۆی بکات. ڕاستی وەکو باوەڕبوون و باوەڕ نەبوون ئەتێت و سەر خودی کەسەکان من کە لەو بەڕێوەبەرەتی ئیشەکەم حتمما نەبی حەزم لە کارەکەم بێ بۆیە توان بە بەردەوامی ئیشکەم لەو بەڕێوەبەرەتی ئەگەر حەزم لێ نەبوایە ئەوە لاواچی خۆم نەقڵ کردایە خۆت ئیشەکەم بگۆڕایە ئەوان شتیانە بە دڵنیایی و کوڕەکانیش هەیە بڕوایەکی زۆر باش و یەقینێکی زۆر باشی بە مافی ژنان و یارمەتیدانی و هاوکاریکردنی ژنان هەیە هەشیانە تەنها وەکو ئیشەکەی وەکو پیشەکەی بەکارێنێ و تەنها وەکو کارمەندێکی حکمیە و کارەکانی بەڕێ ئەکات بە دڵنیاییەوە لە هەردوو جۆری تێدایە. باشە ئێوە ئەو پەیوەندی و کەیسانی کە دێتە لاتانەوە ئەرشیفی دەکەن بۆی ببێنێتوانێت یاخود بیکەن بە ئامار چنێکن ئەو ڕێژەی توندوتیژی و دژی خێزان و دژی ژنان کە پەیوەندیتان پێواکەن ئامارەکان چەندە ئایا لە هەڵکشاندا لە 4 ساڵانی ڕابردوودا یاخود کەمتر بۆتەوە؟ بەڵە بە دنیایەوە ئێمە ئاماریانەکەین و هەمووشیان لە ڕێگەی دارکابەتی تایبەتەوە کە ئانێرینەوە بۆ وەزارەت ساڵانە ئەوان ئامارەکان بە کۆنفرانسێکی ڕۆژنامە نووسیە ڕائگەیەنن ئەتوانم بڵێم ڕۆژانەش بە دنیایەوە قیسەکان زیاتر ئەبن ئەمیش بەهۆی چ هۆشیاری خەڵک بێ بەرامبەر بە یاساکان و تێگەیشتنیان بێ لە ژیان لە واقعیەتەکەیدا ئەژین یاخود خراپ بەکارهێنانی هێڵەکانی پەیوەندیکردنە کە ڕۆژ بە ڕۆژ زیاتر ئەبێت خەڵکێکی زۆر هەیە کە وەکو پێویست و لەو هێڵانە نابینێت یاخود خراپ بەکاری ئەهێنێ یاخود نازانێت چۆن بەکاری بهێنێت. باشە دەمێت دوا پەیامی خۆت بگەێنی وەکو خانمێک وەکو دایکێک بزانێکم دوا پەیامت چیە لە ڕۆژی 8 مارسە؟ ڕاستی من پێم ئەوەیە سەری ڕێز و نەواژش بۆ هەموو خانمێکی کوردی و هەر کەسێکی تریش بێتە لە پێناو بەدەستێنانی مافەکانی خۆیان لە پێناو ئازادیدا بوو بێتە قوربانی یاخود توندوتیژی بەرامبەر کرابێت دەستی ماندووبوونی هەر کەسێکیش هەر ژنێکی ژەگوشم کە ئازایانە و لێبڕاوانە ئەتوانی هەم کاری ماڵۆ بکات هەم کاری دەرەوە بکات کە بەڕاستی ئازایەتی ئەوێت ئەگەر ژن بیت و بتوانی هەم ئیشی دەری شۆ بکەیت و هەم ئیشی ماڵی شۆ بکەیت چونکە ئەرکێکی زۆر زۆر قورسە و زۆریشی لاکە بن. من جارێک تر سپاسیانەکەم سپاس بۆم دەرفەتەش کە ئێوە بەخشیتان بە من. دنیاک سپاس ڕۆژێکی خۆشتان هەبێت چنوورخان لە کاربەند لە هێڵی گەرم دنیاک سپاس بۆ کە لەگەڵمان بووی. سپاس لەگەڵ ژن ژیان ئازادی ژن ژیان ئازادی ژن ژیان ئازادی دکن و سرگفتن هاتم یامه ژن ئازادی
بەڵێ بەڕێزان لەگەڵتان بەردەوام دەبین 8 مارس ڕۆژی گیانی ژنان کە ئەمڕۆ لە سەرانسەری دنیادا ئەم یادە دەکرێتەوانەی سەرۆکیارەمی کوردستانیش نێشرمان بەرزانی پیرۆزبای 8 مارسی لە ئافرەتانی کوردستان و عێراق و گیان دەکا و پاڵپشتی خۆی بۆ بەدەسێنانی یەکسانی و تەواوی مافەکانی ژنان دووپات کردوەوە داوا لەلایەنە سیاسیەکانیش دەکا لە هەڵبژاردننی داهاتوودا گرنگیەکی زیاتر بە بربژێریکردنی ژنان بدەن ئەو دەڵێت کە لەم یادەدا بەڕێز و پێزانینەوە هەموو ئەو ژنە بێوێرانە بەبیردێنینەوە کە لە کاروانی خەباتدا بۆ پاراستن و بەرگری لە مافەکانیان سەریان نایەوە یان بەناحەق بوونە قوربانی توندوتیژی و بیری توندڕەوی دواکەوتوی یەکێکی دیکە لە کارەکانیان یاخود باسەوە دەکە هەمیشە پاڵپشتی لەو ڕێکخراوانەش دەکەین کە بۆ مافی ژنان تێدەکۆشین و هیوادارین ڕێژەی توندوتیژی لە هەرێمی کوردستاندا کەم ببێتەوە. بەڵێ بەڕێزان دەچینە لای ڕووناک مەجید ئەندامی دەسێ بەڕێوەبەری تەفگەری ئازادی لەسەر هێڵی تەلەفۆن لەگەڵمان دەبێ. ڕووناخان سڵاوت لەبێ ئەم کاتت باش ئەمڕۆت پیرۆز بێ دەمەوێت پامی خۆت بگەێنیت سەرەتا. سلااو لە ئێوەش جەژنی 8 مارس لە ئێوە و لە هەموو ژنانی جیهان و بە تایبەتی ژنانی کورد پیرۆز بێ و بە تایبەتی تریش لە ژنی ئازاد پیرۆز بێت. سپاس دەکەین. ڕووناخان دەمەوێت پێم بڵێ ڕۆژێک بەسە بۆ ژنان وا لە 8 مارسا تەنیا یادی ئەم ڕۆژە کرێتەوە؟ بەڵێ هەڵبەتە ئێمە ئازانین ژن یان دایک یاخود خوشک هەر ئەوەی کە ژن بێت لە هەموو کۆمەڵایەتی لە بواری ئابووری لە خزمەتکردنی مناڵ لە خزمەتکردنی خێزان لە بواری ئابووریدا و لە تەنانەت لە بواری تێکۆشانیشدا بەردەوامی بوونیان هەیە بۆیە تەنها ڕۆژێک وەکو ڕۆژی جیهانی ژنان بەس نییە بۆ ئەوەی کە ژن تێیدا لە تێکۆشان نابێ بە پێچوانەوە ژن بە بەردەوامی لە تێکۆشانایە ئەو تێکۆشانە کاتێک لە هەموو بوارەکانیشدا هەیە بۆیە ناتوانین بڵێن تەنها ڕۆژێک بەسە بۆ ئەوەی کە یادی ژن یاخود جەژنی ژنان بێ بۆیە هەموو ڕۆژێک دەبێ ڕۆژێک بێ بۆ ژن هەموو ڕۆژێک بێ بۆ تێکۆشانی ژن لەم پێناوەدا و ئەزانینیش کە بەردەوامی هەیە چونکە ژن بە بەردەوامی لە تێکۆشاندایە لە هەموو بوارەکانی ژیاندا. باشە دەمە باسێکی تەفگەری ئازادیمان بۆ بکەی وەکو ئەوەی کە جەنابەت ئەندامی دەسێ بەڕێوەبەری تەفگەری ئازادی ژنان لە ناو تەفگەری ئازادیدا چۆن مامەڵەیان لەگەڵ دەکرێت سیستەمی تەفگەری ئازادی مۆدێلێکی نوێیە کە ویش سیستەمی هاوسەرۆکایەتیە. بەڵێ هەڵبەتە بەداخەوە ئەڵێن کە ئێستاکە لە هەموو جیهانە زیاتر سیرەکەی سیاسەتێکی کلاسیک بەڕێوە ئەچێ لە ناو حیزبەکاندا چکە ئێمازانین هەموو با بڵێن لە هەموو جیهانە لە هەر وڵاتێکدا بێ حیزب پەیڕەوی ئەوە ئەکاکە چۆن ژیانی کۆمەلگا بەڕێوە ببرێت بۆیە ئەو سیستەمانە هەمووی سیستەمێکی کلاسیکن کە پیاوێک یان تەنها ژنێک ئەبێتە سەرۆک یان ئەبێتە بەڕێوەبردن لە با بڵێن لەو حیزبەدا بەڵام ئەو سیستەمە نوێیە کە ڕێبەرەوە جەلان دایڕشتووە کە سیستەمێک بێ هاوسەنگی لە نێوان ژن و پیاودا هەبێ نەک یەکسانی چکە یەکسانی جیاوازە هەندێک جار لە هەندێک مافە جیاوازی ئەبێ بۆیە سیستەمی هاوسەنگی ئەویش هاوسەنگی ڕێگەزیە کە یەکێکە لە پایەکانی تەفگەری ئازادی کۆمەڵگەی کوردستان ئەویش ئازادی ژنە ژینگە پارێزیە لەگەڵ دیموکراسیە ئەم سیانە هەرسێکی بەیەکەوە مۆدیلێکی نوێیە ئەویش سیستەمێکە کە سیستەمی هاوسەنگیە لە هەموو بوارەکانە تەنانەت هاوسەنگی لە ژینگەدا هاوسەنگی لە کە ئەڵێن ئازادی ژن کەواتە هاوسەنگیەکە ژن لە چی بوارێکدا بێ ژن بە شێوازێکی چۆن مامەڵە بکات خۆی چۆن مامەڵە بکات و بەرامبەرەکەی قەنەعەت پێبێنێ کە ژن تەنها ئەوە نییە کە بەس تەنها بوونی هەبێ لە ناو حیزبەکە بە پێچەوانەوە ئەبێ ڕۆڵێکی کاریگەری هەبێ لە بڕیاردانە بوونی هەبێ نەک ئەوەی
لە با بڵێن هەڵبژاردننی دەستەکاندا یاخود لە هەڵبژاردننی بەڕێوەبەرایەتیەکاندا یاخود مەکتەبی سیاسیەکاندا یاخود تەنانەت بۆ هەڵبژاردننی پەرلەمان نەک پیاودابنی ژنەکان هەڵبژێرێت و یاخود دیاری بکەن. بۆیە سیستەمی ئێمە تەفگەری ئازادی کۆمەلگای کوردستان ژنان وەکو تەفگەرێکی تر لەناو ئەو تەفگەرەدا وەکو ڕێخستنەیەکی تر لەناو ئەو ڕێخستنەدا جیاواز خۆیان بڕیار ئەدەن کە کارەکانیان چۆن بێت و بە چی شێوازێک کارەکانیان ئەنجام بدەن پاشان بە هەڵبژاردەی خۆیان بە بڕیاری خۆیان دێن هەموو بڕیارەکانی خۆیان ئەخەنە بەرچاو و با بڵێن بەڵێ لە ناوتەفگەری ئازادی کۆمەلگای کوردستاندا سیستەمی هاوسەرۆکایەتی هەیە کەواتە لە بەڕێوەبردندا بوونی هەیە ئەوە گرنگیەکی زۆری هەیە. ئەو هاوسەنگێ تەنانەت لە ناو دەستەی بەڕێوەبەرایەتیشدا زۆربەی زۆر جار سیرەکەی هاوسەنگیەکی جیاواز هاوسەنگیەک هەیە لە نێوان ژنان و پیاواندا تەنانەت لە دەستەی بەڕێوەبەرایەتیەکاندا ئێمە ئەزانین لە هەموو حزبە کلاسیکەکاندا ئەبێت چاک بێت. باشە چەند ژن لە ناو تەفگەری ئازادیدا لە ئاسی بەرپرسیارەتی باڵا و خاوەنی بڕیاردانە؟ بەڵێ طبعاً لە دەستەی بەڕێوەبەرایەتیدا 9 ژنمان هەبوو جگە لە هاوسەرۆکایەتی ینی کەواتە ئێمە بەو شێوازە کەڕێکی بخەین جوود دەرئەچێ بۆیە ئەو گرنگە کەواتە هاوسەنگیەک هەیە چونکە زۆربەی زۆری حزبە کلاسیکەکان بەردەوام لە تاکە بڕیار ئەدەن بەرامبەر بە چەند پیاو ئەتوانی ڕوونیکەیتەوە مثلا 9 بە 9 بۆ نمونە 9 بە 9 یاخود 8 بە 8 یاخود 7 بە 7 بەم شێوازە لە بڕیاردانە هاوسەنگ ئەبن لەو کاتەدا بۆیە گرنگە لە ناو تەفگەری ئازادیە ئەو هاوسەنگیە هەیە. باشە بە کۆی گشتی ژمارەی ئەندامەکانی تەفگەری ئازادی ئێستا چەندێکە؟ تۆ ناتوانانی بڵێ چونکە تۆ بێجگە لە ئەندامانی تەفگەری ئازادی تۆ ئەو کەسانەشت هەیە کە چۆن بڵێ لەگەڵ تۆیان یاخود هاوسۆزی تۆن تۆ هەر ئەبێ حسابی ئەوە بکەیت کە ئەو کەسانەشە لە ناو تەفگەری ئازادیە بوونیان هەیە بۆیە تۆ ناتوانانی بە ژمارە دیاری بکەیت. بەڵام ئێمە ئەوەی کە هەمانە دەستەکانمان هەیە کۆمیتەکانمان هەیە هەمووی جیاجیا تەنانەت کۆمیتەی ژن بەجیایە یان دەستەی ژن بەجیایە دەستەکانی تریش هەموو لەناو هەموو کۆمیتە و دەستەکاندا ژن بوونی هەیە. باشە ڕووناخان وابزانم تۆ بەهەڵە لەم پرسیارە تێگەشتی کە من کردم مەبەستم ئەوەیە دەمێ بزانم ئەو هاوسەنگی کە جەنابەت باسی ئەەکەی کە تەفگەری ئازادی مۆدێلێکی نوێی گوای هێناوەتە ناو سیستەمی سیاسی و بەڕێوەبەریەوە وەکو حزبێک لە باشووری کوردستانە جیاوازەکە لە بینی ژن و پیاودا لە ڕووی ژمارەوە چەندە؟ تۆ مەبەستم لە چیایە ژن تۆ مەرجنێ لە جیاوازی لە مەسلەی ژمارەی ژن و یان پیاو لەوانەیە جاری وایە ژن زیاتر بێت لەوانەیە جاری وایە پیاو زیاتر بەڵام ژن لە کوێی ئەو سیستەمایە بوونی هەیە ئایا لە سیستەمی بڕیاردانە یاخود لە شوێنی بڕیاردانە بوونی هەیەدانە ئەمە گرنگە ژن بتوانێت خۆی بڕیار بدە ئەمە گرنگە لە لای ئێمە ئەگەر دوو کەسیش بێ بۆ نمونە ئەگەر دوو کەسیش بێ مادام لە شوێنی بڕیاردانایە ئەتوانێت خۆی بڕیاری خۆیدا بە عقلێتی ژن بڕیار بدە بە عقلێتێکی بەڕێوەبردن بڕیاردە ئەمە گرنگە نەک مەسەرەی ژمارەی ژن چنێکە و پیاو چنێکە ئەمە نەخێت بەڵکو لە بابەتی بڕیاردانە ژن لەکوێی بڕیاردانە ناو تەفگەری ئازادیدا ئەمە گرنگە کە ژن خۆی بڕیاری خۆی ئەدا لە هەموو بوارەکانە ڕووی زۆربەی میوانەکانم کردوتەوە کە لەگەڵم بەشدار بوون یوانی زۆر بە ئاشکراش باسییان لەوە کردو لە ناو حزبەکانی یەکێتی گۆڕانە کە ڕێژەکە چەنە جیاوازیەکە زۆرە لە بینی هەم ژنان هەم لە ڕووی هەم پیاوان هەم ژنان هەم لە ڕووی ئیداری هەم لە ڕووی سیاسی هەم لە ڕووی بەڕێوەبردن و دەسەڵات و وتنی خۆشیان یانینیان شاردۆتەوە دەڵێن ڕێژەکە زۆر جیاوازەکە زۆرە لەبەرەوە دەمێت پێم بڵێ ئەو ناکۆسکیا سیاسیانی کە لە ناو حزبەکانی باشووری کوردستاندا بەڕێوە دەچێت تا چەند کاریگەری هەبووە لە پەیوەندی ئێوە وەکو ژنانی تەفگەری ئازادی لەگەڵ حزب و لایەنەکانی دیکەی باشووری کوردستانە بۆ نمونە بزوتنەوەی گۆڕانیەکەتی نیشتیمانی کوردستان کۆمەڵ یەگرت و لە بەرچاوگرتنی ئەو دیدار و کۆبوونەوانەش کە تەفگەری ئازادی و حزبە سیاسیەکان لەگەڵ یەکدا دانیشن ئەزانی بابەتێک هەیە تۆ لەگەڵ دەسەڵاتە
بەردەوام ئەبێ لە ناکۆکی دایت و لە پەیوەندیشدا هەی نەناکۆکیدا هەی کە هەندێک با بڵێن لە بڕیارەکانە و یاخود لە بەڕێوەبردننی سیستەمی با بڵێن حکومڕانی لە باشووری کوردستان تۆ لە ناکۆکیای بەڵام بێجگە لە ئەوە تۆ لە پەیوەندیشدایە تۆ دوژمنایەتی ناکەی بە پێچەوانەوە تۆ ناتوانانی هیچ حزبێک بسڵیتەوە یاخود هیچ حزبێک بەلاوە بنی بتەوێت نەتەوێت بۆیە لەگەڵ سیستەمەکاندا هەم لە پەیوەندیەک و هەمیش لە ناکۆکیدای لە مەسەلە با بڵێن بەڕێوەبردنەکەدا و تەنانەت لە ئایدۆلۆژیەکەیە جیاوازی مەسەلەی ناکۆکی جات چونکە هەندێک جار هەیە لە پرسە نەتەوەیەتەکانە سیرەکەی کۆکی لەسەری لە پەیوەندیەکی بەردەوامدا هەی بەڵام لە حکومڕانیە ئەو حکومڕانیت پێ قوبوڵ نیە کەواتە تۆ لێرەدا لە ناکۆکیدای بۆیە لە هەموو حزبەکاندا لە نێوان هەموو حزبەکاندا ئێمە وەکو تەفگەری ئازادی لە پەیوەندی و ناکۆکیدا هەی بۆ چونکە لەبەرەوەی ئەو بەڕێوەبردنە نادروستەی کە لە باشووری کوردستانە هەیە پێمان قوبوڵ نیە و بەڕاستیشی نازانین لە هەموو ڕوویەکانەوە کۆمەڵایەتیە ئابوووریە نەتەوایەتیە بەڵام لە مەسلەی پەیوەندیدا دیسان وەجارێکی تر پەیوەندی هەیە لەگەڵ پەیوەندیمان هەیە لەگەڵ حزبەکانی تریشدا بەکۆی گشتی هەموو حزبەکان هەندێک جار ئەوانەی خیانەتکارن نانەخێر لە دەرەوەی ئەوانە مەبەستی کێ لەوانێک کە خیانەتکارن هەمومان ئەزانی کە پارتی دیموکراتی کوردستان بە چی شێوازێک کە بەردەوام لە خیانەدایە بەردەوام بەرلەشکری دەوڵەتی داگیرکەری تورکیا ئەکە بۆیە ئەوە ناکۆکیی تەواو لە نێوانمانە هەیە چونکە ئێمە ئەوە ئەزانین کە خیانەتکردن لەگەل و نیشتیمان بە هیچ شێوازێک چۆن ئەڵێ قوبڵ کراو نییە باشە لەناو مەبەستمە بە پارێزگاریکردن نییە لە هیچ کەسێک بەڵام من بۆ خۆم وەکو ژنێک ئەوەندەی باوەڕم بە یەکسانی جێندەری هەیە باوەڕم بە کۆمەڵی بابەتی دیکە نیە بەڵام لەناو پارتی دیموکراتی کوردستانیشا کە جەنابەت دەڵێ خیانەتکارە سەدان ژن هەیە زۆر نییە بۆم قسەیکەی بڵێ پەیوەندیمان لەگەڵ ئەوانانیە چۆنەڵێ ببوورە تێنەگەشتم پرسییم زۆر نییە بۆ ئەم گوتنەی بەرامبەر بە ژنەکانیش بەکاری دێنی وەکو ژنێکەکە لەسەر هێڵی ئازادی کار بکەی باشە تا ئێستاکە مەسەرەن کۆنفرانسی نەتەوەی ژن یعنی ئەمانەوە بیبەستین یاخود کۆنگری نەتەوەی ئەمانەوە ینی هەوڵی جدیش ئەدرێ پەیوەندیشیان لەگەڵ ئەکرێتکە ئەو کۆنفرانس و کۆنگرانە بەسێ بەڵام نایەنە ژێربار حتا ژنەکانێن ئەگەر ژنان ئێمە هۆکو ئەزانین ژنان بە چۆن ئەڵێ بە عقلیەتی حزبەکانیان ژنانی هەموو لایەنەکان زۆربەی زۆری لایەنەکانی من ناتوانین بڵێن هەر هەمووی زۆربەی لایەنەکان سیرەکەی بە عقلێتێکی پیا و تاک و پیاوەکان بڕیار نەدەن ناو حزبەکانە ناتوانن پەیوەندیەکانیان ڕێک بخەن بۆیە حتا ژنانی ناو پارتی دیموکراتی کوردستان بەداخەوە ئێڵم ئەوانش بە عقلێتی حزبەکانیان و بە عقلێتی هەتاکو پیاوانی ناو حزبەکان بڕیار نەدەن ناتوانن هیچ کاتێک کە بڕیارێک لەوە بدەن ئایا بەشداری کۆنفرانسی نەتەوەی ژن ببندانە چونکە کۆنفرانسی نەتەوەی ژن ئامادەکاریەکانی بۆ کراوە بە هەڵدرا کە با بڵێن بەشداری تیا بکەن بەڵام بەشداریان نەکرد لەبەر ئەوەی چونەت با بڵێن پیاوانیان یاخود حزبەکە چۆتە ئەو هێڵی خیانەتەوە دەمێت دوا پامی خۆت بگەێنی وەکو ئەندامی دەستەی بەڕێوەبەری تەفگەری ئازادی زۆر سپاس طبعا لێرەوە من ئەڵێم سەرەتاش وتم پیرۆزبایی 8 مارس لە هەموو ژنانی جیهانەکەم بۆیە داوا ئەەکەم هەموو ژنان بە جیاوازی هەموو ئایدۆلۆژیاکان بێنە لا یەکتری چونکە پرسی ژن بتەوێنێتەوە یەک پرسە لە هەموو جیهانە یەک پرسە بۆیە تەنها هاتنە لا یەکتری ئەتوانین چارەسەری ئەو کێشانەی ژن بکەین تەمان کێشەکانی ژن تەنها کێشە کۆمەڵایەتیەکان نیە بەڵکو کێشە سیاسیەکانە کێشە ئابوووریەکانە کێشەکانی بەڕێوەبردنە بۆیە گرنگە ژنان بێنە لا یەکتری جیاواز لە هەموو ئایدۆلۆژیاکانیان کە بۆ چارەسەرکردنی پرسی شن هەوڵی جدی خۆیان بدەن و هەمویان لە یەک ڕێزاکا بن. ڕووناخان من ئەمەم کردبوو بە دوا پرس بۆ تۆ بەڵام ڕێگەم بدە ئەم پرسەش بکەم تەفگەری ئازادی چی کردووە لە باشووری کوردستاندا بۆ کەمکردنەوە و بۆ ڕێگیریکردن لەو توندەتیژانەی کە بەرامبەر بە ژنانەکرێت. بەڵێ
هەڵبەتە یەکێک لەو با بڵێن بابەتە گرنگانەی کە ژنانی تەفگەری ئازادی هەوڵی جدیان بۆدا ئەویش کەیسی سێوە قادرە. تاوان ئێمە زۆربەی زۆری کەیسەکان ئێمە بەردەوام تایە هین و هەوڵی جدی بۆ ئەدەین. تاوان ئێمە بە پەروەردەکردنی کۆمەلگا یعنی سەرەتا بە پەروەردەکردنی کۆمەلگا بۆ ئەوی کۆمەلگا دوور بێت لەو بابەتەی کە توندوتیژی بەرامبەر بە ژنان بکرێ سیمینار ئەنجامەدەین دیسان لەو بوارەدا دیسانەوە جارێکی تر لە کۆڕ و کۆبوونەوەکانماندا هەوڵی جدی ئەدەین لە پەروەردەکردنی کۆمەلگا ڕووناخان. پەروەردەکردنی کۆمەلگاتۆ لە ڕێگەی سیمینارەکان هەیە لە ڕێگەی جیاواز لە ڕێگەی تاک گروپ پەروەردەکردنی خەڵکیە خولی پەروەردەیی بۆ خەڵکی بابڵین بۆ کەسەکان ئەنجامەدەین بۆ ئەوی بزانین کە ژنان لەکوێی ئەم سیستەم ژنان لەکوێی ئەم جیهانەدابوونی هەیە ژنان لەکوێی ئەم گردونەدابوونی هەیە ژنان مافەکانیان چێ ئایا خەڵکی بەچی شێوازێک ئەبێ سەیری ژن بکەن ئایا تەنها وەکو جەستەیەک وەکو جەستەیەک سەیری بکەن وەکو کاڵایەک سەیری بکەن یاخود وەکو عەقڵ و حزر و مرۆڤێک سەیری بکەن. ئێمە لە چوارچێوەی ئەوانە پەروەردەکانمان بەردەوامی هەیە و پەروەردەی گروپ ئەنجامەدەین تەنانەت پەروەردەی ژنانیش ئەکەین لە پێناو ئەوەی کە لە مافەکانی خۆیان بزانن و تێبگەن. باشە کەواتە لە کۆی ئەو هەموو توندوتیژەی کە لە باشووری کوردستانە ڕوەدات یعنی ئامارەکان پێمانەڵێ ئێستا کە ڕێژەی توندوتیژی دەرحەق بە ژنان بەرز بۆتەوانە ئاماری خۆکوشتن و سوکایەتی پێکردن تەشیرکردن بە ژنان لە ڕێگەی خێزانەکان بێ یاخود لە ڕێگەی ئەو بربڵاوەیە کە ئێستا لە سۆشیال میدیا بەڕێوە دەچێت بەرز بۆتەوە بۆ تەفگەری ئازادی نەیتوانی و کاریگەریان لەسەردا بنێکەوەتە کە ئێوە ئەوەندە سیمینار و کۆڕ و کۆبوونەوەکەن و کەوتونەتە پەروەردەکردنی کۆمەلگا و بەگوت. باشە منیش ئەوە ئەڵێم کە تۆ سیستەمێک هەیە 30 ساڵە کار لەسەر کۆمەلگای باشووری کوردستان هەیە سیستەمێک هەیە ئەو سیستەمە حکومڕانێکە لە باشووری کوردستانە هەیە بۆ بئیرادەکردنی خەڵکی پێدانی چەک بەدەستی خەڵکیەوە بەبێ ئەوەی کە هیچ پەروەردەیەک بکرێت هیچ پەروەردەیە بکرێت یاخود هیچ شێوازێک لە بەکارهێنانی چەکەکان بکرێت بۆ ئەوەی کە چۆن بەیانی بتوانێت بەرامبەر بەکوێ ئەو چەکانە بەکاربێنێ یاخود پەروەردەکردنی خەڵکی بە پێچەوانەوە خەڵکی هەم چاواشە ئەکەن ئەو سیستەمەی کە ئێستاکە هەیە دیسانەوە چونکە لەبەر ئەوەی ئەوان نوێنەری عەقڵەتی سیستەمی سەرمایەداری و عەقڵەتی دەسەڵاتدارێتی پیاوسالارانەیە سیستەمێکە کە بەم شێوازە بەڕێوە ئەچێ بۆیە کە ئەبینی خەڵکی باشووری کوردستان کۆمەلگەی باشووری کوردستان وای لێ هاتووە کە ڕۆژ لە دوای ڕۆژ گۆڕانکاری لە شێوازێک بەسەریادێ چونکە لە ڕووی کۆمەڵایەتیەوە لە ڕووی ئابوووریەوە لە ڕووی سیاسیەوە ئەم سیستەمە سەرمایەداریە کە ئەم حکومڕانی باشووری کوردستان هەیە کە پارتی دیموکراتی کوردستان نوێنەرایەتی ئەکات و نوێنەرایەتی داگیرکاری ئەکات چونکە تۆ داگیرکاریەکە تەنها لە داگیرکردنی خاکانیە داگیرکردنی فکرە هزرە چاواشەکردنی خەڵکیە بەلاڕێدا بردننی کۆمەلگەی کوردی لە ڕێڕەوەکەی خۆی لە ڕێگەی دراما تەلەڤیزیۆنەکان و عەلامەکانیانەوە ئەمە وای کردووە کە کۆمەلگەی باشووری کوردستان بەڕاستی بەرەو عقارێکی جیاواز ڕووناخان پێدوانێت کۆمەلگا بۆ خۆشی هۆکاربێ آخر زۆرە کاتۆتەوە بڵێ پارتی دیموکراتی کوردستان نوێنەرایەتیەکە آخر کەس لە باشووری کوردستانە ئێستا جگە لە کۆمەڵە منتیقە و هەندێک شوێن نەبێ کەس پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستانی ئەسڵان قبول نییە. ئازیزم قبولی نییە ڕاستە بەڵام کێشەکە لە چی من باسم بۆ کردی 30 ساڵە لە ڕێگەی تیڤیەکانەوە خەڵکی چاواشە ئەکەن 30 ساڵە وای لێ هاتۆ ئێستاکە هەر ماڵێک ئەڕێی درامای تورکی بە ئاسانی حەڵقە بە حەڵقە یەک لە دوایەک ئەمانە کاریگەریەکی زۆر خراپی هەیە لەسەر کۆمەلگەی باشووری کوردستان لەبەر ئەوەی ببورە با ئەوە بۆ تەواو چونکە ئەو سیستەمە عەقڵێتە دەسەڵاتداریە سەرەتا لە ژن ئەدا چونکە هەتاکو لە ژن نەدات ناتوانێت کۆمەلگا کۆنترۆل بکە بۆیە کە لە ژنیدا ژنی کۆیلە کرد ئەو سیستەمی سەرمایەداری تۆش ئەزانی و منیش ئەزانم سەرەتا لە ژن ئەدا بۆ ئەوەی ژن کۆیلە بکات و تاکو بتوانێت هەموو کۆمەلگا کۆیلە بکە سیستەمی سەرمایەداری لە ڕێگەی دەوڵەتی داگیرکەری تورکیاوە و لە ڕێگەی پارتی دیموکراتی کوردستانەوە ئێستا لە ژنی باشووری کوردستانەدا بۆ ئەوەی باشووری کوردستان تەواو کۆیلە بکات و
دەست بگرێت بەسەر باشووری کوردستانە ئێستاکە لە ڕۆ کۆمەڵایەتیەکە ئەڵێ لە ڕۆ ئابوووریەکە ئەڵێ لە ڕۆ تەنانەت سەربازیەکە ئەڵێ سیاسیەکە ئەڵێ باشووری کوردستان داگیر کراوە ئەمە حقیقەتێکە ئەبێ هەموو کەسێک بیزانێ ئەو داگیرکردنەوەشە سەرەتا لە ژنەوە دەست پێ ئەکا ژن بەکۆی لە ئەکەن وەکو باسم کرد ئێستاکە بڕۆ وای لێ هاتووە لە باشووری کوردستانە تەنانەت ئەو سیستەمە سەرمایەداریە مەسەلەی جوانکاریەکان هەموو شتێک کە خۆیان بەکاری ناهێنن دێت لە باشووری کوردستان و لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە کاڵاکانیان بەربڵاوەکەن و ئەیفرۆشن کاڵا جوانکاریەکانیان ئەوەندەی لێرە سەرفە بێ لەوانەیە بە هەموو ئەوروپا ئەوەندەی باشووری کوردستان سەرف نەبێ ئەمە کۆیلەکردنی ژنی باشوور نەبێت و کۆیلەکردنی کۆمەڵگەی باشوور نەبێ ئەمە چییە؟ ینی طبعا ئەمە کێ ئەیهێنێ من نایهێنم تۆ نایهێنی بەڵکو ئەو سیستەمە دەسەڵاتداری کە هەیە کە نوێنەرایەتی داگیرکاری ئەکات و ئەوان ئەیهێنن بۆیە ڕێگە پێدان بە کۆمەڵێک کۆمپانیا پارتی دیموکراتی کوردستانەیدا بتەوێنێتەوێت چونکە ئەو نوێنەری داگیرکەرە لێرانە لە باشووری کوردستانە. ڕۆناک مەجید ئەندامی دەستەی بەڕێوەبەری تەفگەری ئازادی دنیاک سپاس لە باشووری کوردستان و لەگەڵمان ڕۆژێکی خۆشتان هەبێت. سپاس دەستخۆش سپاس خوار. زۆرن ئەو ژرانەی کە سەرکەوتنێکی باش و قۆناغێکی باشیان بڕێەوە یەک لەو ژنە سەرکەوتوانەی کە دەمەوێت لە 8 مارسە باسییان کەم نوخشە ناسەحە قایمقامی هەڵەبجەیە لەدایک بوو ساڵی 1970 کە سایەتێکی ژنە کارگەر پارێزەر و سیاسەتوانێکی کوردە ماوەی 7 ساڵ بەڕێوەبەری ناحەی بویارە بووە لە 27 ئازاری 2016 بۆتە قایمقامی هەڵەبجە. لەسەر هێڵی تەلەفۆن لەگەڵمانە نوخشەخان سڵاوت لە بێم کاتت باش دنیاک سپاس بۆ یەکەم میوانی ڕادەی دەنگی گەلی. سپاس بۆ تۆش و بۆ هەموو بیسەرانی رادیۆکەتان خۆشحاڵمتان نابم. سپاس دەکەین. نوخشەخان دەمەوێت سەرەتا پامی خۆت بگەێنی لەبارەی 8 مارسەوە ڕۆژی گیانی ژنانەوانێ وەکو قایمقامی هەڵەبجە و باسێکی شارەکەشتمان بۆ بکەی لە ڕووی پێگەی ئیداری و ئەو ژنانەی کە لە ئیداری و سیاسیدا شوێنیان گرتووە. بەڵێ سەرەتا من پیرۆزبایەکی گەرم لە سەرجەم ژنان و خانمانی جیهانەکەم و کوردستانیش و هەڵەبجەش بەتایبەتی بێگومان ئەوەی جێ خۆشحاڵیە لە سنووری پارێزگای هەڵەبجە هەر لە دێر زەمانەوە ژنان جێگە و پێگەی خۆیانیان هەبووە و هەتا ئێستش سەردەمی نوێیە خۆشحاڵانەش پارێزگای هەڵەبجەیەکێکە لەو پارێزگانی کە زۆرترین ژن کاری تیاکەن لە کارگەڕیەکانە سیاسیەکانە هەروە لە ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنیە هەتەنانەت لە بازاڕ و دەرەوەشا کە ژنانێکی زۆرمان هەیە کە کاری تایبەتی خۆیان هەیە و بژێوی ژیانی خۆیانی پێ دابینەکەن لە کاتی ئێستایا خۆشبەختانە تەنها یەک سەرۆکی زانکۆ هەیە لە هەموو عێراقای هەچەنە سەیی کە کراوەتەوە بەس پێشتر یەکەم شوێن بووین کە سەرۆکی زانکۆکەمان ژنە بەڕێوەبەری گشتی شارەوانیەکان بەڕێوەبەری گەشت و گوزار بەڕێوەبەری مافی مرۆڤ چەندین بەڕێوەبەرایەتی کەشمان هەیە کە ژنان پێگەی باڵایان هەیە و کارەکانیان جێبەجێەکەن. بێگومان لەوانەیە زۆر کەس پرسیار بکە هۆکاری چییە هەڵەبجە لە شوێنێکی ئەوە کە ژماری دانیشتوانەکەی زۆر نییە لە چاوپارێزیەکانی کە یا ژنان بەم شێوەیە. بەڕای من ئەم کارێکی هەروە خۆڕسک و نەهاتوەتە پێش ڕاستە ژینگە دەورە بینێ بەڵام ئێمە ئەگەر بەبیرمان بێتەوە 100 ساڵ پێش ئێستا خاتوونێک بەنای عادیلە خانم کە کەسێکی دیار حاکمی سیاسی و ئیداری بووە لە هەڵەبجە ئەوەی جێ خۆشحاڵیە سەهەر لە سەردەمی ئەوە جگەلەوەی کە حاکمێکی ئیداری بووە چەندین گۆڕانکاری و نوێگەری هاتۆتە ناو شارەکە و شارەکە بەرەو شارستانی توانین بڵێن کە تۆش دوم ژنی لە مێژووی هەڵەبجەدا لە دوای عادیلە خانم پۆستێکی باڵا دووەرگرتووە؟
خۆی من ئەتوانم بڵێم کەسێکی بە شانسم لەبەرەوەی دوای عادیلە خانم کە کەسایەتێکی گەورە و جوانی وەکو ئەو من دووهەم کەس بم بە قایمقام ئەمە بەڕاستی لە کاتێکە ئەرکێکی قورسە بۆ من ئەو پۆستە بەڵام هەم خۆشحاڵیشە کە توانیم وەکو ژنێک ئەو پۆستە بەدەست بهێنم. جگە لەوەش لە ڕابردووە ژنان لە سنووری پارێزگای هەڵەبجە هەورامان خۆتان نەزانن ئەو سنوورە بەو بەناوبانگە کە کاری کوشتتوکاڵی و ئیشی دەستی زۆر تیا کراوە کەواتە ژن و پیا و بەیەکەوە ئیشیان کردەوەتە ژن هەر لە ماڵەوە نەبووە هەر لە ماگایشە سروشتی ناوچەکەش سروشتێکی جوان و پاک بووە کەواتەمانە پێمان وایە کۆمەڵی فاکتەرن کەوایان کردووە کە ژن هەر لە کۆنەوە تاوەکو ئێستا نامۆنە بێ بە دنیای دەرەوە و بە تێکەڵبوون لەگەڵ پیاوە بۆی ئێستا ڕەنگی یاوەتەوە لە سنووری پارێزگای هەڵەبجە ئەوەی جێ خۆشحاڵیە کە کەمترین تونند و تیژی هەیە ئەتوانم بڵێم لە ساڵانی ڕابردوو پێشتریشە هیچ لە بەپی ئەو تۆمارانەی کە لەلایەن ئێمە لە دەستگا پەیوەندیدارەکان هیچ تونند و تیژیەک نییە ژن خۆکوشتن نییە و ژن بە ژن نییە گەورە بە بچووکی نییە ئەتوان بڵم تا ڕادەیەکی باشیش دوو ژنە ژنیە لە سنووری پارێزگای هەڵەبجەیە کە ئەمانە هەمووی خاڵی ئەرێنین بۆ تاکەکانی هەڵەبجە تەوان کە ئێمەڵێن تاکی هەڵەبجە ژن و پیاوی ژەگرێتەوە چونکم هەردووکیان بەیەکەوە ئەتوانن ئەو کەشە تەندروستە جوانە کۆمەڵایەتیە دروست بکەن کە ئێستا لە هەڵەبجەیە هەیە. ئێستا بەکۆی گشتی لە هەڵەبجە چەند ژن پۆستی باڵا بەڕێوە بن ئامارە کێ لەلایەوە؟ ئێمە زیاد لە حەوت ژن لە بەڕێوەبەرایەتە گشتەکانن جگە لە فەرمانگەکانیش و جگە لەوەش کە ئێمە هەر لە بۆرمونە لە دیوانی قایمقامەتەکەی خۆما سەرۆکی لیژنە هاوبەشەکانی قایمقامەت کە لیژنێکی زۆر گرنگە خاتونە چەندین لە پرسایی بەشمان هەیە خاتونە و جگە لەوەش لە ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی لە سنووری پارێزگای هەڵەبجەیە زۆر چالاکن زۆربەیان ژنانەی بن بەڕێوە کە ئەمە بەڕاستی بۆ ئێمە جێ خۆشحاڵیە و جێ شانازیشە. باشە ئەو ناکۆکیە سیاسانی کە لە نێوان هەموو حزبە سیاسیەکان و لە نێوان حکوومەتی هەرێم و ناوەندە دروست بۆ لە ماوەی ڕابردوو لە ئێستا ڕنگدانەوەی هەبوو بۆ ڕۆلی ژن و دەرکەوتنی ڕۆلی ژن پێت وایە؟ خۆی بەڕاستی بارودۆخی کوردستان هەملا عنی هەمومان ناشکرا کە بە بارودۆخێکی ناهەموارە بەتایبەتی لە ڕووی سیاسیەوە کە لە ڕووی سیاسی و ئابوووریەوە تۆزێ باش نییە هەم ناکۆکی حزبە سیاسەکان لە ناو خۆمانە و هەم ناکۆکی حکوومەتی هەرێم لەگەڵ حکوومەتی ناوەندیە ئەمە بتێونێتە ینی ئەسەرێکی نەرێنی بەجێ هێڵێ بەڵام لە سنووری پارێزگای هەڵەبجە خۆشبەختانە هیچ کێشەیەکی وامان نییە لە پارێزگای هەڵەبجە نمونەیەکی جوانی پێکەوە ژیانیشمان هەیە یانی مەکەدرایانی کاکەیمان هەیە پێشتر مەسیحی لێ بووە جوولەکەی لێ بووەوە تا ینی زۆر ناکۆکی سیاسیەکان قوڵ نەبووەوە لە لای ئێمە بەڵام کۆی گشتیە کە حکوومەتی هەرێمی کوردستان پێهاتێ پەڕێ و قەیرانانە بێگومانەوانش گرفت دروستەکەن دوجار گرفتەکان ڕووی ئیدارەژە بنەوە ئیدارەش ئەگەر ژن بێ ئەگەر پیاو بێ ڕوبەڕووی ئەبێتەوە ئەوش لە گرفتەکان گرفتی چۆنێتی خزمەتکردنە ناوکو گرفتی شەخص بێت ڕوبەڕووی تاکەکان بێتەوە خۆشبەختانە ئەومان نییە. باشە زۆر باسی پێکەوە ژیانمان کرد لە هەڵەبجە پێت وت کە باسیەوەت کرد کە پێکەوە ژیان لە ناو شاری هەڵەبجە کاریگەرێکی زۆر گەورەی هەیە لەسەر بارودۆخی ژنان بەو جۆرەی کە تونند و تیژیک نییە کە کوشتن نییە خۆشبەختانە لە ناو شاری هەڵەبجە. پێم خۆشە وەڵامیم پرسیارم بیتەوە ئایا لە ڕووی ئیداری و خەڵک هەڵسەنگاندنی بۆ کاروباری ژنان بەگشتی پێم خۆشە بزانم کە چۆنە ئەوەندەی تۆ لە نزیکەوە بینیوتن؟ بەڕاستی ئێستا لەم دۆخێکی ئێستا تیاین هەڵسەنگاندن بۆ هەر تاکێک کە ئیشی کارگێڕیەکە بکرێ لەوانەیە زۆر زەحمەت بێ لەوانەیە حەقی خۆی پێ نەدرێ بۆ لەبەرەوەی کۆمەڵێ دەسەڵات و کاری ئیداریات هەیە باوەڕکەن ینی بە سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی ینی چارەسەر ناکرێت ئێمە گەر بێ خەڵک سێ مانگ جارێ موچەی وەرگرتووە گرفتی موچەمانەیە گرفتی خزمەت گوزاریمانەیە کۆمەڵی گرفتی کەمانەیە ئەمانە هەمووی کۆبووەتەوە واتە هەر تەقیمێ بکرێ هەر لێکدانەوەی بکرێ بۆ کاری ئەو خانمانە لەوانەیە بەڕای منزوڵمیان لێکرێ لەبەروی لە بارودۆخەکانین بتوانن هەموو تاقی خۆیان خزمەت گوزارێکی خۆیان بتوانن پێشکەشکەنەش بۆ ئەو بارودۆخەدارە سەختی کە هەموو هەرێمی کوردستانی پیاتاپەڕە بێ و هەڵەبجەش بێبەش نییە لەو بوارەیە بەڵام لە پاڵ ئەوەشە ژنانی هەڵەبجە بەڕێوەبەرەکان هەوڵیان ناوە ئەوەی لە توانە و تاقی خۆیانە بێ بتوان جێبەجێکەن بەڵام ئەگەر کەم و کوڕیەک هەبێت باوەڕ ناکەم
بە قەزدەوە بکرێکەم و کوڕیەکە وێ پێم وایە لەم قۆناغەیە ئەگەر تەقیمی هەر کەسێک بکرێت نەک قامیان بەڕێوەبەرێکی گشتی لە لای من دەرناچێتیایە بە ڕاستگۆیان نەبین لەبەرەوەی نەمانتوانیەوە پێویست خزمەتی ئەو خەڵکە بکەنیش بۆی بارودۆخەکەوەیە بە دەستی ئەم قەست نییە. باشە جیاواز لە پرسی ژنان دەمێ پرسێکی دیکە بکەم وەکو قایمقامی هەڵەبجە بۆی قەیرانی دارێ و پلانی بە پارێزگابوونی و گەشەکردنی شارەکە بە تەواوەتی بۆ خۆ زانی کە جێبەجێ نەکراوە و وەکو خۆشە دێسە ئاماژێت پێدا کە ڕێژەی بێکاری لە هەڵەبجە بەراورد بە شارەکانی دیکە هەرێمی کوردستان زیاترێکە و من ڕۆژانە بۆ خۆشم چەندین لێدوان و ڕیپۆرتاژە بینم کە گەنجانی هەڵەبجە لەسەر ئەمە گلەیان هەیە باسەوە دەکەن تەنیا لە 16 بیری هەڵەبجەیانەکەوێتەوەنێ پرسی بە پارێزگابوونی و گەشەکردنی شارەکە بەرەو کوێ دەگا کەی بڕیارە ئەم شتانە ڕێڕەوی خۆی وەربگرێ. ئێمە ئەگەر باس لە حکوومەتی هەرێمی کوردستان بکەین ئێمە لە 2015 بە بڕیارێکی پەرلەمانی کوردستان و ئەنجومەنی وەزیران و سەرۆکایەتی هەرێممان بۆ دەرچوو بوون بە چوارەمین پارێزگای هەرێمی کوردستان و هەموو ڕێکارە ئیداریەکان لە حکوومەتی هەرێمی کوردستان کۆتایی پێهاتووە لەوانەیە لێرە لەوێ کەم و کوڕیەکە بێ ئەویش بەهۆی دانەمەزراندنەوە بە ڕێوبەرایەتێک یاخود فەرمانگەیەک نەکرابێتەوە بەڵام ئەمەش ناتوانین بڵین تەواو نییە چونکم ئێمە نابێ بەراوردی خۆمان بکەین ئێمەش 7 ساڵە بووین بە پارێزگا بەراوردی خۆمان بە پارێزگایەکی وەکو سلێمانی چەندین ساڵە یاخود هەولێر چەندین ساڵە کراوە ئەبێت قۆناغ بە قۆناغ ببڕین بەڵام وەکو ڕێکاری ئیداری هەموو ڕێکارەکانمان تەواو بۆ گرفتی ئێمە لەگەڵ حکوومەتی ناوەندایە حکوومەتی ناوەندیش دوایین جار کە لە پەرلەمانی عێراق خوێندنەوەی یەکەمی بۆ کراوە خوێندنەوەی دووەمیش بڕیار وا بوو بکرێت و دەنگدان بکرێت لە ناو پەرلەمانە بەڵام بە وەکو پێشتر باسم کرد ئەو ناکۆکە سیاسی کە لە نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی ناوەندایە ئەم پرۆسەی وەستانەوە هیوادارین لە مانگی ڕەمەزانە بە یاخود دوای ئەوە بتوانرێت دانیشتنێک بکرێت ئەمانە بە ئەتیفاق بکرێت بە ئەتیفاق دانیشتنێ بکرێت و دەنگدانی کۆتاییمان بۆ بکرێت بۆی ئێمەش بین بە 19هەمین پارێزگای عێراق بۆ مافۆ امتیازاتەکانمان وەربگرین هەرچەندە ئێستا ئێمە لە کاتی ئێستاە هەموو زۆربەی ڕێکارەکانی تەواو بوو لە حکوومەتی عێراقیش تەنانەت هەر وەفدێکی بەغایەت سەرگۆزیرانی پێشووتر ئەمەی ئێستا ناوی ئێمە بە محافەزەت حەلەبجەیەت واتە بە پارێزگای هەڵەبجە قەت نەیانوتوە هەڵەبجە واتە ئێمە بە شێوەیەکی زمنی ئێمە محافەزەینەوە تا ئێمە تابلۆی خۆمانمان هەیە ئۆتۆمبیل پاسپۆرتی خۆمانمان هەیە وەکو پارێزگای هەڵەبجە هەر بە ناوی پارێزگای هەڵەبجەوە یعنی ئەو بابەتانە یەکلایی بۆتەوە بەڵام وەکو چۆنەڵی شکلیاتی ماوە لە ڕووی ئیداری و پەرلەمانەوە ئومێد دەکەین ئەویش لە چەند مانگی داهاتووە کۆتایی پێبێت سەبارەت بە نەبوونی بێکاری تەوان لە هەموو کوردستانە هەیە بەڵام لە پارێزگای هەڵەبجە زۆرترە بۆ لەبەرەوەی خەڵکی ئێمە زۆرترینی بەداخەوە ئەڵێم کە زۆرترینی فەرمانبەرن ئەوەشی کە فەرمانبەر نییە بێ هەلی کاری دەست بکەوێ هەلی کارەکەش بەهۆی ئەو قەیرانە داراییەوە ئەو کۆمپانیانەی کە پێشتر ئیشیان کردوک کاری بیناسازی بێ یان شتێک بێت هەمووی وەستاوە هەلی کاریش لەو ڕێگەیەوە دەسەکەوێ بەڕاستی کە هێزێکی خەریجی جامعە بێ بۆ نمونە ئەندازیار بێ ئەگەر پرۆژەیەک نەبێ بچێ ئیشی تیا بکە هەلی کاری دەست ناکەوێ وە زۆرترین کۆمپانیا گەورەکانیش لە پارێزگای هەولێر بە دەرەجەی یەک ئەنجا پارێزگای سلێمانیش ینی ئێمە گەر سیر بکەین خەڵک لە سلێمانیشەوە چێ بۆ هەولێر خەڵک لە هەولێرەوە چێ بۆ بەسڕا بۆ ئیش بۆ ئەوی هەلی کاری دەست بکەوێت کەواتە ئەمە شتێک نییە هەتا دنیابێت بنبڕ بکرێ بەڵام ئەکرێکم بکرێتەوە سەبارەت بە خزمەت گوزاری پرۆژەکانیش هەر بەهۆی قەیرانی دارایە کۆمەڵێکی وەستا بەڵام لە 2 هەفتەی ڕابردووە سەرۆکی ئەنجومەنی وەزیران و جێگیری سەرۆکی ئەنجومەنی وەزیران هاتن خۆشبەختانە کۆمەڵی لەو پرۆژانە کەوتونەتەوە کار و بڕیار وایە کە 500 کەس کارمەندیکەمان بۆ شێوەی گرێبەست ئەمە قۆناغێکی کێنێتە پێشەوە کە هەندێک هەلی کار و هەندێک ماڵ بژێوی ژیانیان باش ئەبێت و پرۆژەکانیش بکێتەوە ئیش خەڵکیش هەلی کاری دەسەکەوێت. دنیاک سوپاس نوخشەخان بووی کە لە باشووری کوردستانەوە لەگەڵمان بووی نوخشەناسە قایمقامی هەڵەبجە ڕۆژێکی خۆشتان کرد. ئازادی ژن ئازادی کۆمەڵگەیە تێکۆشانی ژنان بۆ ئازادیە کاتی ئازادی ژنانە ژیان ئازادی ژنان بە شۆڕش ژنان دەپارێزێت ڕۆژی ژن سمبۆلی تێکۆشانی لە دژی زیهنێتی پیاو ساڵاریە
لە هەر شوێنێک کەشتی ئاگار لە هەر شوێنێک بەرخودان. بەڕۆحی 8 مارس داگیرکاری نۆکەری تێک ئەشکێنین ئازادی ژن سۆگەرە. لەو ژنانەی کە لە ناو کای سیاسیدا بەشدارن گوڵستان سەعیدە سەرۆکی فراکسیۆنی گۆڕان لە خولی پێنجەمی پەرلەمانی کوردستانە لەسەر هێڵی تەلەفۆن لەگەڵمانە. گوڵستان خان سڵاوت لەبێ ئەم کاتت باش، سپاس بۆی کە میوانی ڕادیۆی دەنگی گەلی. سڵاو لە ئێوە بیستەرانی بەڕێزی ڕادیۆکەتان، زۆر سپاس بۆ بانگهێشتی من. سپاسدانەکەم. سپاس بۆ جەنابیشت بۆ ئامادەبوونت بە تایبەتی لەم ڕۆژەدا نەمەوێ وەکو ژنێک وەکو خانمێک پێمان بڵێ 8 مارس بۆ تۆ چیەگەێنە سەرەتا؟ سەرەتا ئەمەیە زۆر پیرۆزبایی لە تەواوی ژنانی کوردستان و سەرانسەر ژنانی جیهان بکەم بە بۆنەی ڕۆژی 8 مارس کە ڕۆژی جیهانی تێکۆشانی ژنان و جۆشدانەوەی خەباتدا و بەرزکردنەوەی داواکاریەکانی ژنانە بەرامبەر بە ئەو ڕژێمانەی کە وڵاتەکان بەڕێوەبن و ئێمەش بە تایبەتی لە کوردستان کە حکوومەتی هەرێمی کوردستانمان هەیە داواکاریەکانی خۆمان بەرزکەینەوە بۆ ئەو حکوومەتە سەبارەت بە و پێداویستی و بەو دۆخی کە ڕەوشی ژن لە هەرێمی کوردستان کە ئێستا تێیداوە پێویستی بە چارەسەرە پێویستەکە هەموو ڕۆژێک تێبکۆش سیمبولێکی ڕۆژی تێکۆشانی ژنان لە جیهانە ناسێنراوە. لەو ڕۆژەدا ئێمە بتوانین داکۆکی زیاتر و داواکاریەکانمان بەرزکەینەوە بۆ دەسەڵاتداران بۆی کە بەدەنگ گرفت و کێشەکانی ژنان بەدەنگ نابەرابەری نایەکسانی لە هەموو بارە کۆمەڵایەتی سیاسی ئابووری دارایی تەندروستی و پەروەردەی هەموو ئەو ڕۆژە خراپانی کە ئەگەر بۆ تاکێکی تری کۆمەلگا یەک کەڕەت زەحمەت بێ بۆ ژنان دووجار زەحمەتە و تو بڵام زیاتریش لە دووجار بەتایبەت ئەگەر ژنێک دایکیش بێ لەوانەیە بڵام چەند ئەوەندەی باوک بەرامبەر پرسیارەتی ئەکەوێتە ئەستۆ لە بەرامبەر ئەو ناعەدالەتی و ئەو نایەکسانی کە لە کۆمەلگای کوردیا هەیە. بۆیە ئەم ڕۆژە ڕۆژێکە بۆ بەرزکردنەوەی داواکاریەکانی ژنانە و ئەو ژنانی کە بنە پێشنگ بۆ ئەو داواکاریانە پێویستە زیاتر داکۆکی بکەن لەسەر ئەو مافانەوە زیاتر پێداگری بکەن لەسەر سندنەوەی ئەو حەقەدا بەرابەری کە ئێستا هەیە. باشە گوڵستان خان ئەتوانین بپرسین ئێستا ڕەوشی ژنان لە هەرێمی کوردستان بە بارودۆخێکی خراپاتێ پەڕێت بەهۆیەوەی کە ئامارەکان ڕۆژ بە ڕۆژ زیادە بن؟ لە ڕاستیە هەموو کاتێک منەتی ئەوە کرێ بەسەر ژنە ئێستا ژن لە 30 ساڵ بەر لە ئێستا باشترە. بەڵام من هەمیشاڵم بەپێی ئەو پێشکەوتنانەی کە لە هەموو کۆمەلگای مردوویە هەنگاو نرا بەرەو پێشکەوتن بەرەو بەشداری ژن لە هەموو کایەکی ژیاریە چکای سیاسی بێ چکای کۆمەڵاتی بێ چکایەکانی تری ئابووری و تەندروستی و دارایی و هەموو ئەوانی کە هەنگاوی بۆ نراوە ڕەوشی ژنی بەرەو باش بردو بەڵام بەداخەوە ئەتوان بڵم لە کۆمەلگای ئێمەدا بەهۆی ئەوەی کە هێشتا ئەم دام و دەستگانەی حکوومەتی هەرێمی کوردستان بە مؤسساتی نەکراوە هێشتا لە ژێر هەیمەنەی حیزب و لە ژێر هەیمەنەی بنەماڵەیدا ئەتوان بڵم ڕەوشی ژن باش نییە چونکە ئەبینی ئەگەر هەر باسی ئەو بکەین کە ڕەوشی دارایی کە یەکێ لە بنەما سەرەکی و بەهێزەکان ژن ئابوورێکی سەر بەخۆیە زۆربەی ژنی کورد ئێستا لە ڕۆژێکە ئەژی کە بەدەیان هەزار گەنجی بەتوانای خاوەن بڕوانامە هەیە بێ ئیش و بێکار و نازانێت لەکوێ ئیش بکات ئەگەر لە شوێنێکیش ئیشێکی دەست بکوێ کە شوێنی کەرتی تایبەتی بێت ئەوە ئەبینی زەمانی ئیجتیماعی نیە واتە چاودێری کۆمەڵاتی نایگرێتەوە یا ئەوەی کە سندوقێکی خانەنشینی نییە کە مافی ئەم کەسە بپارێزێ و متمانەی بەپاراستنی ئەو سندوقە هەبێت کە لە کۆتایی تەمەن یاخود لە تەمەنێکی دەریا کاتی نەخۆشی پێویستی بەوە هەیە کە ئەو دڵنیایی پێبات کە ئەو پارەی بۆ ئەگەڕێتەوە ئەمە نیمانە سەرڕای ئەوەی کە لە ڕووی کۆمەڵایەتیەوە ئێمە بینین توندوتیژی زۆرەوە جۆری توندوتیژیەکان بە زۆری بەرامبەر بە مینە ئەکرێت لە شەقام لە شوێنی کارکردن لە ناو خێزانەکان لە هەموو شوێنێک یعنی ژن ڕوبەڕووی توندوتیژێ بێتەوە تەنان لە ناو سۆشیال میدیا ئەوەی کا بێتە قوربانی بە زۆری لە ناو سۆشیال میدیاش ژنەکانن لەبەرەوە کەواتە لە ڕووی ئیداریەوە خەڵک ئێستا ئەتوانین بڵێن هەڵسەنگاندنی بۆ کاروباری ژنان چۆنەوە کۆی کاڵی ئەو هەموو ڕوبەڕووی هێرش و چەواشەکاری و ڕەخنەگرتنە دەبێتەوە
ڕەوشێکی خراپە بۆ ژن ڕاستیەکەی سەر ڕای ئەوەی کە کوشتن هەیە خۆسووتان هەیە سووتاندنی ژنان و هاندان بۆ سووتاندن هەیە و چەکێکی زۆر و زەوەندە هەیە لەسەر جادە ئەفرۆشێ بەبێ مۆڵەت ئەم چەکانە هەمووی بەکار هێنرێ بۆ توندوتیژی بۆ مەترسی بۆ سەر ئەندامەکانی خێزان و بە تایبەت بۆ کچوژنی ناو خێزانەکان ئەبینی کە ژمارەیەک بەردەوام هەواڵی ناخۆش ئەبیستی ڕۆژانە لەسەر ئەو ڕەوشە ناخۆشانی کە لە ناو خێزانەکان ڕوبەڕووی ژن ئەبێتەوە. سەر ڕای ئەوە لە ڕووی سیاسیەوە گەر ئێمە باسی کەین ئێستا بینین لە هەرێمی کوردستان لە ڕۆژێکی نائارامی زۆر مەترسیدارن هەموو هەرێمەکە کەوتۆتە بەردەم مەترسی ئەوەش دەرئەنجامی ئەوەی کە ئەم هەرێمەی ئێمەوە گوتم بە موسسات ڕێک نەخراوە نەتوانرا ڕۆبەڕووی گەندەڵی ببینەوە نەتوانرا چاکسازێکی گشتگیر لەسەر هەموو ئاستەکانە بکرێت کە ئەمە کاریگەری دروست کردووە لەوەی کە ژنانیش وەکو پێویست بەشدار نەبوون لە ناو کە سیاسێ باڵاکانی بڕیاردانە. باشە حیزبەکان متمانیان بە ژنان نیە یان ژنان خوان هەوڵی بەشداریکردنیان لە پرۆسەی سیاسی حکمڕانی نادەن؟ من یعنی بە هەردوو شێوەکە ئەتوانم بڵێم هەردوو لە کەم و کورتیەکەیە زۆری کۆمەلگای ئێمە هێشتا بڕای بە تواناکانی ژنانێ کە ئەمە پێویستی بە گۆڕینی دیدگا و تێڕوانینی کۆمەلگایە بۆ تواناکانی ژنان و بەشێکی ئەوەی کە حکوومەت یعنی تا ئێستا پارتە سیاسەکان بوارێکی جدیان نەڕەخساندۆ کە ڕێژەی بەشداری ژن بگاتە ڕێژەیەک بەقەدەر ژمارەی دانیشتوانی کۆمەلگایانی لە هەر شوێنێکا ژنێک کاری و ئەرکی پێسپێرا بێ سەرکەوتوانە نمونونەکان زۆرن کە سەرکەوتوانە ئەرکەکانی خۆیان جێبەجێ کردو ئەگەر لە ئاستی باڵای حکومڕانیشدا بوو بێتن بەڵام ڕێژەکە کەمە تۆ ئەگەر ڕێژەی کۆمەلگا لە 150 ژنانیش بێت یعنی بۆ بە کۆتا ڕێژەی ژنان جێگیر بکرێ بۆ دید و تێڕوانینی کۆمەلگان نەگۆڕێ بە ئەستێک کە بڕوای بە تواناکانی ژنان هەبێت وەسوود لە تاقە و لە ئیرادەی ژن وەربگیرێت بۆ بەڕێوەبردن بەپی ئەو خەسڵە تایبەتمەندیانی کە لە ژندا هەیە کە لە دڵسۆزی کارکردن لە پاراستنی ئاشتی لە پاراستنی شکۆی مرۆڤایەتی لە بەرجەستەکردنی پاراستنی مافەکانی مرۆڤ لە پاراستنی پرۆسەی دیموکراسی کە ئەمانە هەمووی ئەگەر بانگەشەی بۆ ئەکرێت پێویستە کە ژن بەشدار بێتە بۆ ئەوەی کە ئەم وڵاتە وڵاتێکی دیموکراسی بێ فعلەن ئەم وڵاتە مافی مرۆڤی پاراست بێت یا ئەوەی کە ناوی یەکسانی و دادپەروەری و هەموو پارتە سیاسیەکانیش ناوی ئەوانن کە کار بۆ دادپەروەریەکەن دادپەروەریش لێەوە سەر هەڵەیە سەرڕای ئەوەی کە ئێمە یاساکان فەرق و جیاوازی بینی ژنان و پیاوانی کردووە لە ڕووی زۆر مەجالەوانێکە ئەوانە پێویستی بە هەموارە ئەو یاسانی کە جیاکاری لە بینی تاکەکانی خێزانە ئەکا پێویستە ئەو یاسانە هەموار کرێ بە ئاراستێکە ڕۆحی وەگیەکی لەناو ئەو یاسانەیە بەرجەستە بکری و ئەو جیاکاریە ڕەگەزیە لەسەر بنەمای جۆری ڕەگەزی لە کۆمەلگایە نەهێڵورێت وەک مرۆڤ ماڵە لەگەڵ ژن و لەگەڵ کچاپ کرێ. بەڵێ باشە گوڵستان خان ئێوە ئەم گلەی و گازندانەتان بەرز کردوتەوە بۆ حزبەکەی خۆتان وەکو بزوتنەوەی گۆڕان لە ماوەی ڕابردوودا یاخود نە؟ ئێمە هیچ کاتێک بێدەنگ نەبووین چ خۆمان بۆ حیزبەکەی خۆمان و چ بۆ فەرمان ڕەوایەتی ئەم وڵاتەیش ڕاستێکی چکە ناکرێت. منەوە گوتم کە هەموو کاتێک پێویستە بە تێکۆشان هەیە کە نابەرابەری و ناحەقیەک ئەبینیت بەڵام 8 مارس ئەو ڕۆژەیە کە بێ داواکاریەکانە بەرزتر کەیتەوە و زیاتر پێداگیری بکەی لەسەر ئەوەی کە ئەو ناحەقیانە هەیە. ئێمە چەندەها جار بەیاداش بەڵێ ئێمە هەر لەم کۆنفرانسی کە کۆنفرانسی دووهەمی بزوتنەوەی گۆڕان کە بەسرە ڕێژەی بەشداری ژنمان بەرزتر کردەوە بۆ ڕێژەیە کە هێشتا هیچ پارتێکی سیاسی ئەو ڕێژەیە بەژنانی خۆی نەداوە. ڕێژەکە لە ساسیە سەرڕای ئەوەی کە ئەتوان بڵێم ئەم ڕێژەیە هێشتا لە چاو بەشداری ژن بۆ دەنگدان لە چاو دەنگدەرەکانی کە ڕێژەی ژن لە 150 دەنگدەرەکان بەرەوژۆرتر پێگەهێنێ و ڕێژەی دانیشتوان لە هەرێمی کوردستان بۆ ینی دابش بووە بە شێوازێک کاتوان بڵم لە 150 ژنان بێت ئەگەر بە 1-2 ژمارە فەرق هەبێت لەگەڵ پیاوانە بە ڕێژە سەدێکە
يعني نتوان راوە هیچ پارتێکی سیاسی ئەو لە ساپەنجە بە ژنان بدات بەڵام تۆ ئەبێ بەردەوام تێکۆشیت بەردەوام خواستەکانی خۆت بەرزکەیتەوە ئەبێ هەوڵ بدەیت و ئەبێ تواناکانی ژنانیش باڵاترکەی کە ئێمە داوامان کردو ڕاستێکی سنتەری ئەکادیمی بکرێتەوە بۆ پەروەردەکردنی ژنان کە ئەم ژنانە تواناکانیان باڵاتر بکرێت و ئاستی وشیاری و ڕۆشنبیری سیاسیان باڵاتر بکرێت بۆ ئەوی بتوان کادری وا دەرچن کە خۆیان پێداگری بکەن لەسەرەوەی کە ڕۆڵیان بدرێتێ و لە ناوەندەکانی بڕیاردانە ڕۆڵیان هەبێت طبعا ئەوەی کە من ئاماژەم داوتم ئەم کۆنفرانسە لە ساسیمان چەسپان ئەمە تەسیری ئەوەی هەیە تۆ لە هەموو ئۆرگانە حیزبێکەدا لە هەر ئۆرگانێک کە هەت بێت لە ساسی ئەبێت بە ژنواتە تۆ لە ئەندامی خانەی ڕاپەڕاندن سێ ئەندامە ئەچێتە ئەوێ ینی ئەمە ڕێژەیەکی زۆر باشە لە چاو ئەوەی کە لە ڕابردوو هەبوو کەسێ نەبووە لەوێ لە ناوجباتی نیشتیمانیت ئەگەر 100 کەس بە 30 کەسی ئەبێ بە ئافرەت ینی ئەمە ڕێژەکە باڵ ئێستا بەکۆی گشتی لە ناو بزوتنەوەی گۆڕانە چەند ژن لە پۆستی باڵادا لە ڕووی سیاسی و لە ڕووی ئیداری و کاریگەری لە ڕووی سیاسیەوە لە ناو جڤاتی نیشتیمانیە 4 پۆستی ژنان هەیە کە ڕێژەکە ئەوەنە نییە لە جڤاتی گشتیش 8 کەس هەیە کە ینی بە هەردوو جڤاتەکە نزیکی 12 کەسن ینی ئەمە 12 ئافرەت بۆ ڕێژێکی 100 کەسی زۆر کەمە لەبەر ئەگەر تۆ ڕێژەکە بەرامبەر بە نزیکەی 100 پیاو لە ناو بزوتنەوەی بەڵێ لە ڕێژەی هەمووی لە ڕێژەی 100 کەس لە ڕێژەی 100 کەس 12 ئافرەت بێ ینی ئەمە ئەم ڕێژەیە زۆر کەمە لەبەر ئەوە یعنی ئیشکرا بۆ ئەوەی کە ڕێژەکە باڵاتر بێت و ئەگەر لە پاڵیا ئەو سنتەری پەروەردەکردنە بکرێتەوە بە دڵنیایی سوودی باڵا ئەگەێنێت بە ژنان کە ژنان بتوانن هەر لە ناو بزوتنەوەی گۆڕانە ئەم 12 ژنە ڕوبەڕووی ڕکابەری و ئاسەنگی بوونەتەوە یاخودنا لەلایەن ڕێگەزی بەرامبەرەوە ئەتوان بڵێم گۆڕان یەک نظریە جێبەجێ ئەکات کە ئەشێ ئەم نظریە حکوومەتی هەرێمی کوردستان و بیا پارتە سیاسیەکانی کەش سوودی لێوەرگن ئەوەی کە التەمەیوز الئیجابی للمەرئە واتە جیاکاری ئەرێنی بۆ ژنان ئەگەر ژنان لەگەڵ پیاوان لە پۆستێکە ئەو پۆستانی کە بە دەنگدان یەکلایی ئەبێتەوە یەک ئازدەنگیان هێنا سەرکەوتن بۆ ژنەکەیە کە ئەمە زۆر یارمەتی ژنانی داوە لە زۆر ڕۆ وە بشتێ و نەتەوێت لە هەر شوێنێک تۆ ژنانیش و پیاوانیش ڕوبەڕووی ململانی ئەبنەوە لەگەڵ ئەوانی کە لە دەوروبەریانە ینی پارتێکی سیاسی بزوتنەوەی گۆڕانیش کە پارتێکی جەماوەریە ینی ململانی تیا پتێ و نەتەوێ بەڵام ینی ژن ئەبێ خۆی بۆ ئاستە پەروەردە بکا کە بتوانێ خۆی پێشەنگ بێت بۆ ئەوەی کە هیچ خاڵێکی لاواز نێنێتە سەر خۆی کە ببێتە گرفتێک بۆی هەمیشە دەنگدلێر بێ بەرامبەر ئەوەی کە ئێوە ململانی بکات بەرامبەر ئەوەی کە پاشە کشی پێ بکات یعنی لەبەرەوە هەوڵ هەیە بۆ پاشە کشکردن بەڵام ئەبێ ژن خۆی ڕێگە لەمە بگرێت کە نێڵێ پاشە کشی پێ بکرێت و ئەبێ هەنگاوەکانی بۆ پێشەوە بۆ سەرکەوتن و بۆ ئاسووی وڵستان خان دەمەوێت دواپامی خۆت بگەێنی هەمووکو خانمەیەک هەمووکو سەرۆکی فراکسیۆنی گۆڕان لە خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان والله من پەیامەکانم زیاتر ئاراستی حکوومەتی هەرێمی کوردستان ئەەکەم و ئاستی ژنانی هەرێمی کوردستان پێم گرنگە کە ئەم پەیامانە بگات پیان و بتوانن ڕەوشی ژن لە هەرێمی کوردستان بگۆڕن یەکەم پەیامم ئەوەیە کە حکوومەتی هەرێمی کوردستان ئەبێکان لەسەر ئەو بکە دادگاکان سەر بەخۆکە و بەر بۆ هەموو تاکێک لە پێناوی بەدیهێنانی دادبەری هەلی کار بڕەخسێنێ بۆ تەواوی خەڵکی کوردستان بەبێ جیاوازی بیرروڕای سیاسی هەموو کەسێک ئەم وڵاتە بە وڵاتی خۆی بزانێەوە ئینتیمای نیشتیمانی تیا دروست کاتەوە بەوەی کە بۆ سین و سات هەلی کارکردن وەک یەک بێت نەک لەبەر ئەوەی ئەگەر کەسێک سەر بە پارتەکەی ئەو نەبوویتە ڕێگری لێ بکالەوەی کە هیچ هەلێکی کاری بۆ نەڕەخسێ لەبەرەوەی ئێستا وەزعی دارایی خەڵک زۆر خراپە سێهەم ئەو سنتەرە کە ئێمە داوایەکەین لە بزوتنەوەی گۆڕان من هیوادارم حکوومەتی هەرێمی کوردستان سنتەرێکی نیشتیمانی دروستکات بۆ تەواوی ژنانی هەرێمی کوردستان لەو سنتەرە بەبێ جیاوازی حیزبی و ڕەگەزی و ڕەنگی و ئاینی ژنان بتوانن لەو سنتەرە نیشتیمانیە پەروەردە بکرێن و کادری حیزبی و ئیداریان لێ پەروەردە بکرێ بۆی هەم لە حیزب
ژنان بتوان هەنگاو بنێن و هەم لە ئیدارەدانی حکومەتی هەرێم و سەرۆکایەتی هەرێم و پەرلەمانی کوردستان و ئەنجومەنی دادوەریە و من داوا ئەکەم حکومەتی هەرێمی کوردستان هەوڵی ئەوە بدات ئەو یاسانی کە نەعەدالەتی تیا بەرامبەر تاکەکانی کۆمەڵگا بە ژن و پیاوە بتوانێت ئەو یاسانە هەموار بکاتەوە گەیکی بکات لە بەرامبەر تاکەکانی کۆمەڵگا لە پێناوی چەسپاندنی مافی مرۆڤ لە پێناوی پاراستنی مافی ژنانیشە و داواش لە ژنان ئەەکەم بەڕاستی خۆپەروەردەکردن و هەوڵدانی خۆیان و سار نەبوونەوەیان لە تێکۆشان و لە خەبات ئەرکی خۆیانە هەتا خۆیان هەوڵ نەدەن چاوەڕێی هیچ کەسێ نەبن پێیان ئاتاکە بۆیە داواکەم تەواوی ژنان لە هەوڵی خۆپەروەردەکردن و لەوەدا بن کە طمۆحی بەرزی و پێشەوە چوون و بڕیاریان هەبێت کە بتوانن بگەنە ئەستە باڵەکانی بڕیار بەدەستان لە هەرێمی کوردستان چ لە حکومەت چ لە حیزب. زۆر سپاس دەکەین گوڵستان خان سەرۆکی فراکسیۆنی گۆڕان لە خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان. سپاس دەکەم بۆ جەنابەت بۆ ئامادەبوونیت. وەڵێ بەرزان ئێستا ڕاستەوخۆ لە ترپسپی لە شەهبا لە حەڵەب لە ڕۆژاوی کوردستان لەم شارانەدا ژمارەیەکی ئێجگار بێشمار لە ژنان لەوێ کۆبوونەتەوە ڕۆژێشتی مارس پیرۆز دەکەن هاوکات لە ئامەدەی باکووری کوردستانی شەو بە هەڵانشەوە بە گۆرانی و بە گۆڤەندی کوردیەوە و جلوبەرگی کوردیانە بەرکردووە ڕۆژی 8 مارس ڕۆژی جیهانی ژنان پیرۆز دەکەن. بێگومان ئێمە ئەو ژنانشمان لەبیر نەکردو کە لەناو جەنگ و ناخۆشیدا ناچار بوون کە لە ئاوارەیدا بژین. ڕێبەکا خانەمەکە ئێستا لە وڵاتی بەلژیکا دەژی بەهۆی جەنگی ئۆکرانیا و رووسیاوە ناچار بۆ کەمەوە حاڵی خۆی بەجێ بێڵێت و لە بەلژیکا پەنابەر بێ و هاوکات مامۆستایەکی قوتابخانەی بەلژیکیش بە هەمانشەوە هەردووکیان باس لە 8 مارس دەکەن با پێکەوە گوێبیستیان بین. من ڕێبێکام بەهۆی جەنگی رووسیا و ئۆکرانیاوە ئێسەوەتەم لە وڵاتی بەلژیکا بەهۆی و بارودۆخە ناخۆشەی کە لە ئۆکرانیا بەسەرمانە هات ناچار بووم کە وڵاتەکەم بەجێ بێڵم. دایکم کچەکانمان خوشکەکانمان هەمویان لەژێر بردومان و شەڕ و جەنگدا ژیانەکەن لە ناو ئۆکرانیادا. بارودۆخێکی زۆر سەخت و ناخۆشە. داواکەم لە ڕێکخراوە نێودوڵەتیەکان لە کۆمەڵگەی نێونەتەوەی کە بە زووترین کات بێنە سەرخەت و ئەو جەنگە ڕابگرن چونکەوەی کە دەبێتە قوربانی لەو جەنگەدا بە ڕێژەی یەکەم ژنانن. بارودۆخێکی زۆر ناخۆش دەژین. زۆربەی کوڕەکانمان براکانمان پیاوەکانمان چۆن بەشداری جەنگ بوون ئەوەی کە بەتەنیا ماوی نەتەوانێ بووینەتە قوربانی ژنەکانە مناڵەکانمانە. Is Vrouwendag en dan proberen wij toch om aan elke vrouw 8 مارس ڕۆژی جیانی ژنانە ڕۆژی ئەو ژنانەیە کە دێدەکۆشن ڕۆژی ئەو ژنانەیە کە تێدەکۆشن لە پێناوی بەدەستهێنانی مافەکانیانە. ئەگەرچی بۆی پێشکەوتنی دنیاوە هەتاوەکو ئێساش نەتواندراوە یەکسانی جێندەری بەدەست بهێنرێ بەڵام تا ڕادەیەکی باش دەتوانین بڵێن پێشکەوتنێکی باش لا بەرەو پێشچوونی ژنان لە سەرجەمکایەکاندا بەدەست هاتووە. تاوەکو ئێستا بەداخەوە ئەتوانم بڵێم لە نێو دام و دەستگا حکمی و فەرمیەکانیشدا جیاوازی دەکرێت لە بینی پلەدان تەنانەت پێدانی موچەش لە بینی ژنێک بۆ پیاوێکدا. هەندێک جار پیاوەکە لە ئاستێکی باڵاتر دەبینرێ هەندێک جاریش ژنەکە بە پلەدوو دەبینرێ. بەڵام بە کۆی گشتی ئەتوانم بڵێم لە چاو ساڵانی زۆر پێش ئێستادا بەرەو پێشچوونێکی ئێجگار باش بەڕێوە چووە. پێویستە ژنان خۆیان تێبکۆشن لە پێناوی ئەوەی کە مافەکانیان بەدەست بێنن و ئەو جیاوازیانە نهێڵن. Nog altijd een verschil op dat voor dezelfde job mannen meer verdienen dan vrouwen. Voor elke
خۆ بەڕێزان ڕۆماڵی بەشی سۆرانی تابەت بە ڕۆژی گیانی ژنان 8 مارس کۆتایی هات تۆ بەدوای منیش بە گومان هاوکارانم لە بەشی کرمانجی لەگەڵتان برد